پێم وایە چوونە ناو لایڤەوە ئەگەر هاوکاران یارمەتیم بن. سڵاوتان لێبێت ئازیزان فلم دۆستان لایەنگرانی هونەر و سینەما، خۆمان بە خۆشحاڵە زانین کە لە 65مین لایڤی فلم سازاندا میوانداری دەرهێنەری شیتیار و ناسراوی کورد کاک شەوکەت ئەمین کۆرکی ئەکەین. وەک ئاگادارن ئازیزان، لە ماوەی 2 هەفتە و 3 هەفتەی ڕابردوودا فیلمی سینەمای ئەزمون لە دەرهێنانی کاک شەوکەت لە فستیڤاڵی چیک بوو و توانی لەو فستیڤاڵەدا خەڵاتی داوەران بەدەست بهێنێت کە ئەمە هەواڵێکی زۆر زۆر دڵخۆشکەر بوو کە ئەمە توانم بڵێم جێگای شانازی ئێمە بوو. بۆیە ئەم شەو لەگەڵ مامۆستا شەوکەدا کەمێک هەوڵ دەدەین باسی فیلمی ئەزمون بکەین و پاشان هەوڵ دەدەین لەسەر کۆی فیلمەکانی تری مامۆستا ئەگەر بکرێ و دەرفەت بێت چەند پرسیارێکی تر بخێنە ڕوو و بتوانین قسە لەگەڵ لەسەر کاروبارەکان و قسە لەسەر بەرهەمەکانی تری مامۆستاش بکەین. مامۆستا گیان زۆر زۆر بەخێر بیت، گەورەت کردین. زۆر سپاس دەکەم، مەمنون. سپاس بۆ تۆ کاک سیاکۆ، بۆ کاک سەرکەوت و بۆ سایتی فیلمسازان و سڵاو لە بینەران و ئەو کەسانە کە ئێستا گوێیان لەو لایفە هەیە. مەمنونم مامۆستا گیان. بە پرسیاری یەکەمم دەست پێکەم، پێم خۆشە هەڵبەت ئێمە ئەزانین کە فیلمی ئەزمون لە فستیڤاڵەکاندا بووە، ڕەنگە لە ئایندەدا بێتە سینەماکانی کوردستان، بۆیە بەم پرسیارە دەست پێکەم. ئەگەر پێت خۆش بێت باسێکمان لە فیلمی ئەزمون بۆ بکەیت و گێڕانەوەیەک بێت هەروەکو بەرچاوڕوونیەک بۆ بینەرانی فیلمساز یاخود ئەو کەسانەی کە پێیان خۆشە شتێکی نوێ لەسەر ئەزمون ببیستن. بەێ فیلمە ئەزمون فیلمێ من سینەمایی چارەیە، یان چارەمین فیلمێ منێ سینەماییە و من هەمی گاوات هەمی فیلمێ خۆیت بەرین و کەژدا کوم چێکرین مەحەست کرد و بینەرێ کورد و کوردستانێ پتر وان فیلما ببینن. بەس وەک بێژن بەداخەوە بارودۆ خوی نیشاندان فیلم کوردستان نفسانه هی اگه هشتنا فیلم بینری نفسانه هی بوید بو فیلم بریجی لی منو که پلانک هیک و فیلم ازمون یعنی دمکی زیدا بلکی هی و نیودی همی باجرت کردستان بید نیشاندان و هیوید کم که بینرکی باشه بود. زۆر زۆر باشە، زۆر زۆرمان پێ خۆشە بێت. هەڵبەت خەڵکانێکی زۆر کە بۆ بڕای من ئاگادارم و پێیان وتوم چاوەڕوانن بە تاسەوە کە بتوانن فیلمی ئەزمون لە سینەماکاندا ببینن. مامۆستا گیان، پرسیارێکی تر هەم دەربارەی فیلمی ئەزمونە و هەم دەربارەی فیلمەکانی ڕابردوو، سێ فیلمی ڕابردوو. ئایا لە ڕیتم و شێواز و کارکردندا یاخود لە فۆرم و گێڕانەوەدا مامۆستا شەوکەت لەو فیلمەدا بە هەمان شێوەی فیلمەکانی ڕابردوو کاری کردووە یاخود جۆرێکی تر لە تێم و لە فۆرمی گێڕانەوە لەم فیلمەدا بەرجەستا بێت؟ کاکسیاکو من هەر فیلمێکیدا هەوڵا دایک و هەندێک تەجروبەی نوێ بکەم. بۆ نمونە فیلمی پەڕینەوە لە غوبار وەختێم چێکری دەربازبوونش غوبارێ فیلمێکی جادە بی هەمیل سەر جادەیە کوت بژنێ فیلمی ئینگلیزیت بژنێ رود مووی. فيلم دويكي كوف بالعكس ما إنات ناف استاديوم أكيد يعني الجهة كي وقت بيجن لوكيشن كا جالك محدد كارتي دهات كرنه و بيرولي السربري بقى فيلم ناف فيلمي ده بيجي تجربة كاني بيبومن أزمون براستي تجربة كا جدا همش فيلم من البري همجي أسشم حتى حدا كي بيجي ناف سينما كردي ده كتو فیلمکی باجری، فیلمکی درامکا بلا بجین کومالایتی یا جواکی چه بکی سر عائله سر مدرسه اما سینما کردی پیچه که الگلوی تشتی غریبه فیلم مبخواجی یعنی وقت زانین فیلم کردی بهرا پتره یعنی گریدان های کارسات کردی و او جاوه که رئالیزما یعنی بلا بجین واقع
واقعیە نێزیکی دوکۆمنتاری سەحکت وان ڕوویدان و کارەساتت کوبسەرێ کووردا هاتین ئەزموندا من حەز کرد پیچەکیش وی ئەوەخوا تەجروبەیەکان نوێ بکەم هەم تەجروبەیەک گەل هەندێک و فیلمێک تمام گرێدای باژار شار و یێڤی سەردەمی یعنی یێڤان ساڵا هەمژی ئەزمونەکە ناف بڵاوێژین لۆکیشنت داخراوێت وەکی ماڵ پترێ ماڵ مەدرسە ئەوانە بکەم لێ شێم بێژم ڕووی هەرچەند بینەرە ئەف فیلمە نەدیتە ئەس حەزکەم بەحسێ سەر فیلمی ئەزمون بۆ وەختێکی پترێ بمێت و بینەرێک کوردستانی فیلمی ببینێت لێ گشتی شێم بێژم تەکنیکە چیرۆکێژی بەلکی حتا حەدەکی گەل چیرۆکێت فیلمی منێتی جیاواز بێت گرێدانە چەند کاراکتەرە یعنی بۆ نمونە لێرێ بەلکی کاراکتەرێکی سەرەکی مەفهومێت فیلمی دیدا من نینە ئەمە چەند کاراکتەرێکی سەرەکیت هەین و هەر وەسا شێم بێژم وەکی کامیرەژی لێرێدا من هەوڵدا و پتر تیکت درێژ بگیرم یعنی لۆنگ تیک بن یعنی بڵاوێژین تەقطیعەت ناف فیلمیدا کێمتر بێت پترێ سەر ڕوویدان و کاراکتەرە پراوەستین دەستەکانت خۆش بێ مامۆستاجان زۆر باشە بە هیوان بتوانین هەموو بینەرانی کورد ئەم فیلمە لە سینەماکان ببین و ئەزمموی نوێی بەڕێزیشتان ببینن مامۆستاجان لەو فیلمە دێمە دەرەوە دەچمە سەر فیلمی بیرەوەریەکانی سەربەرد کە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو هەرەونی من ئاگادار بم لە پلتفۆرمی کلەب هاوسیش بە هەمان شێوە چەند ئازیزانێکمان لەسەر ئەو فیلمە پێما بوو 4 کاتژمێر قسەیان کرد بوو و بینەر ئەوەی من ئاگادار بم بینەر فیدباشێکی زۆری لەسەر فیلمی بیرەوەریەکانی سەربەرد هەیە و پرسیاری زۆریشیان هەیە و خوێندنەوەی زۆریش بۆ کراوە ئەوەی کە من ئاگادار بۆیە پرسیاری یەکەمم لەبارەی بیرەوەریەکانی سەربەردەوە بەم شێوەیە دەست پێکەم بیرۆکەی دروستکردنی فیلمی بیرەوەریەکانی سەربەرد تەنها بیرۆکەیەکی تاکەسیانە بوو کە باس لە ئاستەنجەکانی دروستکردنی فیلم دەکات لە کوردستان یاخود ئەمە خەمێکی گەورەتر بوو لە بری هەموو فیلم سازانی کورد بەڕێستان هاتن و ئەو ئاستەنجانی دروستکردنی فیلمتان نیشاندا ئەگەر پرسیارەکەم ڕوون بێت بەڵێ فیلم دروستکردن لەسەر سینەما یعنی تشتێکی نوێنینە بەلکو لە زۆر لە وڵاتان زۆر فیلمسازی تر ئەو کاریان کردووە هاتوون فیلمێک لەسەر چۆنیەتی فیلم دروستکردن دروست بکەن ینی دەتوانین بڵێن فیلمێک لەسەر فیلم یان فیلمێک دەربارەی فیلم یان فیلمێک لەبارەی فیلم دروستکردن کە زیاتر لەگەڵ بیرەوەریەکانی سەربەر دەگونجێت ئەوەش بوو ئەوە دەگەڕێتەوە کە بە بڕوای من هەر دەرهێنەرێک کە فیلم دروست دەکە حەز دەکا جارێک ئەو کامێرا بسوڕێنێتەوە و ئەو شتانێکە لە پشت کامێرا ڕوودەدەن نیشانی بینەر بدەن ئەوە وەسوەسەیەکە من تەسەوور دەکەم زۆربەی دەرهێنەران هەیەانە لە کاتی وێنەگرتنی فیلمێکی سینەمایی یان حتا فیلمێکی دیکومنت زۆر شت لە پشت کامیرا ڕوودەدان کە زۆر جار دەبینی جەذابتر لەو شتێکە لە پێش کامیرا ڕوودەدان ئەوە وەکو وەسوەسە هەیە بەڵام لەست فیلمسازی کوردیدا ئەوەندە شتی عەجیب و غەریب هەیە ئەوەندە مەشاکلی با بڵێن کێشە و گرفت و ئاریشە هەیە کە بوومە جەذاب هات کە لەسەرەوە ئیش بکەین ئەلبەتەوە پێشنیاری مەمەد ئەکتاشیش بوو کای مەمەد گوتی کە ئەگەر شتێکی وا حەزت لێبێ گوتم وەڵا خۆم زۆر حەزم لێیە فیلمێکی وا دروست بکەین ئیتر ئەوە بوو بەیەکەوە سناریۆمان نووسی یعنی لە دەستپێک لە نووسینی سناریۆ وا بوو کە تۆ زۆر بابەتت هەبوو کە دەبا ئەوانە لە چیرۆکی فیلمێکدا کورت کرابەوە ینی مەسەلەن لەوانەیە بتوانی زۆر فیلم لەبارەی فیلم دروستکردن دروست بکەی هەر یەکە و بەڕوانگەیەکیان هەر یەکە و مشکلەیەک ببینێ ینی تۆ
زۆر شتت هەبوو زۆر ئایدیا و ڕوودان و ڕوودا و ئەوانت هەبوو بەڵام دەبێت چۆن بینی ئەوانە لە فیلمێکدا کە فیلمەکە یونیک بێ فیلمەکە و پەرت و بڵاو نەبێ باسی هەموو شتێک بکە ئەوە بوو کە چیرۆکی دروستکردنی فیلم لەگەر چیرۆکی دروستکردنی لەگەر چیرۆکی ئەو کچەی کە دەیوێت بێتە ناو ئەو فیلمە و چیرۆکی ئەنفال کە چیرۆکی ناو فیلمی ناو فیلمەکەیە لەو چیرۆکەدا کۆبووە کە کچێک گرۆپێکی فیلمسازی بە دوای کچێک دەگەڕێ بوو وەکو ئەکتەر و نایدۆزێتەوە زەحمەتە و لێرەوە ئێمە داخلی ئەو مەشاکلی فیلم دروستکردن دەبین لە کوردستان. دەستەکانت خۆش بە مامۆستاکان بێگومان بەرچاوڕوونیە کوڕونکردنەوەیکی زۆر باشتدا دێمە لای پرسیارێکی تر ئەمە کەمە بەسمە لێرەیە ئەم خاڵە بروژێنم لە ناو بیرۆرەکانی سەربەردا یەکانگیریکی چوار پارچەیی هەیە بەوەی کە زۆرترین زاراوە لەناو ئەو فیلمەیە بەکاردێت لەلایەن کارکتەرەکانەوە کاتێک کە دیالۆگ دەڵێن ئێمە توانین جۆمان لە سۆرانی بێت جۆمان لە کورمانجی بێت جۆمان لە ڕۆژهەڵاتی و هەروەها جۆمان لە ڕۆژ ئاوایش بێت پرسیارەکە لێرەیە ئەوەیە کە ئەمە بەمەبەست دەرهێنەر بەکاری هێناوە یاخود ئەم کەسانە بەشێک بوون لە کڕووی فیلمەکە و لە فیلمەکەدا دووبارە ڕۆڵی خۆیان جێڕاوەوە یاخود دیالۆگەکانیشیان بەو زاراوەیە بووە کە خۆیان خاوەنددارێتیەکە ئەوە وەکیوێن و کە ئەس حەستکم هەم گرمانجی بادینی و هەم سۆرانین و کە باخەوم پەردووکە ینی يعني ايكش كيشيت فيلم سازيا كردية يعني وقت تو تدريد فيلمك كي كجاري بچه زاراوية اكتري تبچه زاراوات آخوت و اوه بلكي تشتكي لوكالا درسته مثلا بو اگر فيلمته بو جدر وي بد يعني نبو خلقي كردستاني بد بلكي چو مشكلة اینه چو گلک جارا خلقي بياني فرقا زمانكي وكي كردي و عربي يان كردي و فارسي جنزانن چه پنده که لهجه بزانن چیه بس ناف کردستانی دا بلکه اوه بو کردا بلکه خوش نبود تو گلک لهجه تیکل بکی من حول ندا لهجه تیکل بکی یا هر که لهجه که با خو ناف آینه که بس ناف بیروری سربری دا تشتی که مثلا الباجر دوهو که عائله کا سورانی هایی که همی سورانی تاخبن یان اوی دیپ گرمانجی تاخبن دیتنا من اف تیکل کرنه تشتکی باشه هر واسا کو بلکی بو کردا تشتکی نه جانه کو نشیم لهجه تیکدو باخبن یعنی چوا کرد فری گلک زمان دید بن چوا فری زمانت وان ولاتت کردستان تیدا دهاتی دا بشگیرن دبن فری عربیه فارسیه ترکیه انگلیزیه و گلک زمانت دی دیتنام گلک ضروریه که کرد فری وان دیالکت بن وان دیالکتت وان لهجت کو کردا هنگ کرمانجی سورانی زازاکی هورامی یعنی اوه بلکه بومجی عیبه که هم مثلا هورامی نزانین یان زازاکی نزانین اوه از بینیم وکی زنگینی زمان کردیه که درست اوه که همی کردک بشید همی زاراوه دی اگر نشید پرفکت جی باخوید بس بشید سردریت گل بکید تیب گهد بیدوی مترجمه کی نبید بو تیگه هشتنش لهجه که دیا کردی یعنی گلک جارا هم وید بینیم که دو کرد گل ایکودو وقتی تاخبن بیدویه کو زمان سیب کار بینه نه زمان کردی و اوه براستی تشکی درست نینه مت فیلمی دا و از بارت کم فیلمی دیج دا من حاول دا مثلا پرینه ولا غبار جدا تو سورانیت بینی تو کرمانجیت بینی وکی واقعی کردستانه یعنی کردستان تو هر باجره کی بچی هندک سورانی تاخبن هندک کرمانجی تاخبن و نو که از بینم کو پیچکی او حاول دانا های کو پری لهجه ای کدوم بن لیت فیلمی دا اجبرکو بو من پتره مثلا اکتینگا اکترایه یعنی آیا اکتره چند توی لهجه سر یعنی سرکفتیه توی لهجه دا او بلکی مرحلات دوی بید مرحله ایکی اما کو
اوه چند اکتینگاوی باشن سر اساس اکتینگاوی از اکترات هلبجیرم یان گنجاناوی اکتریل گل وی رولی کو دی رولی تدا گیرد همی فیلمت مدا اکتر سر بلا بجین شایستگی یا رولگیران آوی هات نه هل بجاردن نه سر مثلا لهجه بس تو هر مجبوری اویجی برچاف ورگیری مثلا فامیلیه که داد عائله که داد 4 کس نبن هر کی بلهجه کی باخبن و کدو نگهن اویجی خاصتا بو بینر کرد بلکی مفاجعه کن نخواش بده اگر ببینید پرینه ولا غبار دا و بیروری سربری دا تایبت اجبر کو اکترش هر 4 پارچه هات نهل بجارده او راحتی حتی حد که هیک لهجه خواه باخبن نکو همی ایک لهجه یونیک باخبن دەستت خۆش بێ مامۆستاجان هەڵبەت بەداخەوە ئەوەی کە ئەتوانین جەختی لەسەر بکەینەوە ئەوەیە کە ئێمە سۆرانیەک بە کەمتر ئەتوانێت لە کورمانجیەک تێبگات بەڵام لە بەرامبەردا سۆرانیەک دەشێت عەرەبیشی زۆر باش بزانێت دەشێت فارسیشی زۆر باش و تورکیشی زۆر باش بزانێت کە ئەمە بێمە زۆر بە وریایانەوە مامەڵەی لەگەڵا بکەین ئەبێ زۆر وریا بین کە زمانی خۆمان ون نەکەین کە لە هاوزمانەکەی خۆمان کە کوردێکە تێبگەین سوپاس بۆ تۆ مامۆستاجان پرسیارێکی ترم هەڵبەت لەناو فیلمی ناوبراودا دیسانەوە فیلمی بیرۆرەکانی سەربەرد بابەتی سنوور حدود دەبینینەوە کە دەبێت بە بەشێک لە ئاستەنجەکان ئەمە تا ڕادێک دەتوانین بڵێن فیلمی کوردیشی دەتوانین پێ بناسیێنینەوە چونکە سنوور بەشێک بۆ لە فیلمە کوردیەکان یاخود ئەو فیلمە کوردیانەی کە دروست کراوە لەو کاتەدا کە ئاکترێسی سەرەکی ناتوانێت بەشدار بێت پەنا دەبێتە بەر ڕۆژهەڵات بۆەوەی تاکو ئاکترێسێکی کچ بێت و ڕۆڵ بژێڕێت ئەم نیشاندانە لەم فیلمەدا زیاتر نیشاندانی سنوور بوو یاخود نیشاندانی کێشە و بربستەکانی کچی کورد بوو کاتێک کە دەیانەوێت لە فیلمێکدا ڕۆڵ بجێڕن ئەگەر پرسیارەکەم گەشت بێت بەڵێ ئەس چێن بێژم هەردووک یعنی وەختێ تو زانی چکوت فیلمی دا هندک جارات چیروکا تب سر و چیک بس گلک لایه دیت هنگ کتو بحثت کی مثلا بیراوری سربری دا تنه چیروکا کچکی نینه کتیت آیا دی چدناف فیلمکی یا تنه چیروکا سنوری جینینه او سنوری کو لی در باز بند بلکو چیروکا گلک تشتانه کو ناف او سنور بخواه بلکه هندک جارا مروفچت وکی همه که جداکاری یا فکری یا او سنور دیت کن ناف کومالگه دا هنگ بین انسان و بین تیگهشتنا انسان بایی کدو وی اوی دیداز چیم بیجم او هر دو کوان مفهوما گهیند یعنی روی ساده او کو اکی چکتی چتوی رخی بس تو گل هنده جرا وکی پانوراما اکی نشاد دیش وسع وی وقتی و چوا اف حرکت هیا یعنی بناو اکی توی بحثا سنورت بینا سنورت کردستانت کی تو کرد اکی جوی رخی بو وی رخی دی مجبوری پریکا قاچاق بی اکی حتی اگر اکترک بد یان کامیرا و او اکویپمنت سینمایی تو چواش رخی دی بو رخی دی بی و گلت تشتی کو تیداتین بحث کرنه تشتی کو های بیراوری سربری دا کو از شم آماجه ببینیم کو بحث تنه سینما جینه یعنی سینما کی پشت که گرنگش کلتوره کو چوا کلتورت و اویدیه دادوان همی بلا بجین قناع و کودانت شر و سیاسی و اوانا در باز بد وکی برینداره کیه کلتور تشتاقی کو پترش همیا ضربه ویکتی تشتاقی کوش همیا پتر قربانی های و توی دا مروف ام سینمایت بینین ام بحثا سینمایت کین و هنده کسا کو بو چکرنا فیلم ها بو چکرنا سینمایی کو بشکاوی کلتوریه حاضرن چند قربانی بدن حاضرن چه زحمت که بکشن حتی فیلم که سینمایی چی بدن دەستەکانت خۆش بێ مامۆستاجان هەڵبەت من نتوانم بڵم زۆر بەباشی ئەوە بەرجەستە کراوە و
بۆ کۆی گشتی فیلمی بیرەوەریەکانی سەربەرد ڕاستە فیلمێکە لە ناو فیلمدا یاخود کێشە و بربەستەکان و نیشاندانی دروستکردنی فیلمێک بەڵام زۆر مژاری تر زۆر بابەتی ترکەن کە لەم فیلمەدا جەختی کراوەتە سەر وەشتوانم لە درێژەی پرسیارەکاندا ئەو بابەتانە بخەمەوە. مامۆستاجان دێمە لای پرسیارێکی تر ئەگەر پرسیارەکەم بم شێوەیەدا بڕێژمەوە تەبەن دەمەوێت بڵێم نیوڕیالیزمی ئیتالی و شەپۆلی نوێی فەڕەنسی ئەم دوو قۆناغ و قوتابخانەیە کاریگەری گەورەیان بەسەر کۆی تەواوی سینەمادا هەبوو و گۆڕانکاری ڕیشەیان کردو لەگەڵ ئەوەشدا هەموو وڵاتانی تر کاریگەری ڕاستە و خۆ ناڕاستە خۆشیان بەسەر ئەم دوو ڕەوتە بەسەر ئەو وڵاتانەوە هەبوو. لە فیلمی ناوبراودا ئەتوانین هەردوو ڕەوتەکە بەرجەستە بکەین و بابەتێکی تر دێتە کاراوە مامۆستا چەمکی مؤلیف بوون چەمکی سەربەخۆ بوون ئەوەی کە لە دوای شەپۆلی نوێی فەڕەنسیەوە دروست بوو کە دەرهێنەر دەبێت سەربەخۆ بێت. ئێمە دەتوانین ببینین کە دەرهێنەر دەوێت مۆرچی خۆی تایبەتمەندێتی خۆی لەم فیلمەیە بخاتە گەڕ یاخود تایبەتمەندێتی خۆی نیشان بدات تا چەند کاریگەری ئەو دوو ڕەوتە نیوڕیالیزم و شەپۆلی نوێی فەڕەنسی بەسەر مامۆستاوە هەیە و ئایا مامۆستا دەیەوێت دەرهێنەرێکی سەربەخۆ بێت یاخود وەکو دەرهێنەرێکی مؤلف ناوی لێ بنرێت هەڵبەت لە فیلمەکانە ئەتوانین ئەو شتانە بەرجەستە بکەین بۆی ئەمە بۆتە پرسیار بۆ تۆ. ینی شتێکی هەیە نیوڕالیزمی ئیتالی لەسەر کۆی فیلمی کوردی و سینەمای کوردی تاسیری هەبووە. من بە بڕوای من لەسەر لە دەستپێکەوە حتا لەسەر یلماز گۆنای لەوانەیە تاسیری هەبوو بە چونکە نیوڕالیزمی ئیتالی سینەما کە بە هەر حاڵ لە دنیا زۆر تاسیری کرد بەڵام واقعی دوای شەڕی ئیتالیا وەکو واقعی دوای شەڕی ئێمە بوو ینی ئەو زۆر لێکچوون هەیە لەو شتەی کە لە سینەما ئیتالیا ڕوودا بوو و لە سینەمای کوردیشدا لە فیلمەکانی کوردیشدا حتا وەک دەڵێم وەک گوتم لە یلماز گۆنای تۆ ئەوە دەبینی تا ئیتر تەواو فیلمسازەکان کورد من هەست دەکەم بەشێکی هەرە زۆریان تأثیر لە نیوڕالیزمی ئیتالی وەریان گرتووە زیاتر لە شەپۆلی نوێی فەڕەنسی. ینی من یەکەم سینەماکە زۆر حەزم لێ کرد بووم جددی بوو سینەمای نیوڕالیزمی ئیتالی بوو و وەک گوتم ینی ئەو مەسەلەی قوربانی بوونی شەڕ و دوای شەڕ و ئەو واقعی کە بەسەر کوردستان داهاتووە زۆر نزیکە لەو بۆیە فیلمەکانیش بە هەمان نەفەسی نزیک بوون لە دیکۆمنت و نیشاندانی بەشێکی تاڵی ئەو واقعی کە دوای شەڕ هەیە هەبوو لەوانەیە حتا من دەتوانم ئێستا ئەوە بڵم لە هیچ شوێنێک نەمگوتە مەسەڵەن من فیلمێکە زۆر تاسیری لە من کرد لە تەمانی زۆر کەم فیلمی دوو فیلم دەتوانم بڵم زۆر تاسیریان لە من کرد. فیلمێکی ئیتالی فێدریکۆ فەلینی هەیە کە من ئێستا لێرە حتا پۆستەرەکەشم هەیە لاسترادا فیلمی جادە و فیلمی یۆڵ کە هەردووکم لە ساڵێک دیت لە فکرکەم ساڵی 86 و ئەوانە بوو 87 هەردوو ئەو فیلمە زۆر تاسیریان لە من کرد و بە نەوعێک دەتوان بڵێن پەڕینەوە لە غوبار ینی ئەو شتە لە مێشکمدا مابوو کە فیلم جادە ئەوە پەڕینەوە لە غوبار تۆزێک دەتوان بڵێم لە تاسیری ئەو دوو فیلمە دروست بوو کە فیلمێکی جادە کە هەموو ئەحداسی دوای شەڕەوە یان لە ناو شەڕ بگزەرێ و هەمووی لە ڕێگا بێ. وەکو مؤلف منان ئەوە بەحسەکی زۆر ئەوەیە من جارێ ئەوە دە فیلمم نییە کە خۆم بە مؤلف بزانم یان سینەمای خۆم ئەو فیلمانەیە کە دروستم کردووە بە تالیف بزانم چونکە تۆ حتمما بە بڕوای من دەبێت زۆر فیلمت هەبێ و دەبێ خەلکی تر لەسەر فیلمەکانت ئەگەر ئەو شتە ناقدەکانەوە لەسەر فیلمەکانت دەبینن کە ئایا تالیف و مؤلف بوون
بە سینەماکەوە دیارە یان دیار نییە ئەوە بڕیارێکە بوو من ناتوانم هیچ قسەیەکی لەسەر بکەم بەس من ئەوەی کە لە بیرەوەریەکانی سەربەرد کردم بەشێکی هەر تەجروبە و ئەو شتانە بوون کە خۆم لە فیلمەکانی پێشوون بەدەستم هێنا بوو لە زەحمەتی دروستکردنی ئەو فیلمە و بەشێکیش وەکو گوتم لە واقعی دروستکردنی فیلم لە هاوکارە فیلمسازەکانم بینیم بۆ نمونە کەسێک کە زۆر تاسیریشی لێ کردم لەو ئەوە حتا دەتوان بڵێم بەشێکی مەسەڵەوەی سەر سنوور کە کامیرە و ئەچیزە و ئەوانە دێنن بوو ئەولا خوالێ خۆش بوو ڕەحیم زەبیحی بوو کە زۆر بەداخەوە کە لەگەڵمان نییە ئێستا نەماوە بەڵام کاک ڕەحیم بەڕاستی زۆر ینی دەتوان بڵێم ئەو ئیلهامەی دا بە من بوو بەشێک لەو کارەی چونکە ئەو زۆر بە سەختی هەموو کەسێک ئەوانەی کە کاک ڕەحیم دەناسن دەزانن چەند بە زەحمەت لەسەر ئەو سنوورانە داهات و دەچوو جاری وایە کامیرای دێنا بۆ ئەو لای جاری وایە نازانم نگاتیڤی دەبرد بۆ ئەو لا جاری وایە نازانم فستیڤالێک دروست دەکرا لە کوردستان خەڵاتەکانی لە ئێران دروست دەکرا ئەو بە قاچاق دەیهێنا و بەر یعنی بیرەوەریەکانی سەربەر بەشێکی زۆری لەو هەمووینا طبعاً زۆری چیرۆکە دروست بووە بەڵام بەشێکی زۆریشی لە واقع وەرگیراوە کە خۆم و زۆر دەرهێنەری تر بینیوانە لە ژیانی فیلمسازی خۆیاندا. دەستەکانت خۆش بێت مامۆستاژیان ڕۆحی شاد بێت بەداخەوە کاک ڕەحیمی زەبیحی کە ئێستا لێمان لەگەڵمانە نییە و ڕەوانی شاد بێت. سوپاس بۆ وەڵامەکانت، سوپاس بۆ ئاماژەدان بۆ دوو فیلمە باشەی کە ئاماژەت پێدا و پێم وایە کاریگەری ڕێکۆفێڵێنی تەبان ئەوە هەر سینەمای ئەو دەتوانین بە جیاواز قسەی لەسەر بکەین و زۆر زیاتری شەڵەگرێت. من بە هیوام تا ئێستا کە 4 فیلمی درێژت هەیە ئێمە بتوانین تەمەەن باقی بێت کە 10 فیلمی تۆ ببینین و وەکوەوەی کە خۆش لە ئاماژت پێدا سینەمای فلانە دەرهێنەر موالیف بوون سەربەخۆ بوون ڕەنگە پێویستی بە فیلمی زیاتر بێت بەڵام ئەو پرسیارانشی کە دروست بوون بێگومان لەوە دروستە بن کە دەبینن لە کۆی 3 فیلم کە بینیویانە تشێت چەند تایبەتمەندیەکی تیابێت کە دەرهێنەر هەوڵ ئەدان بۆ شێوازە بێت. سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت. مامۆستاجیان دێمە لای پرسیارێکی تر من بابەتی بۆ پێیکە خۆشم لە تاراوگە دانیشم شتێک هەیە لە ناخی تاشی کووردە هەڵبەت کە ئێمە دەرهێنەری فیلمەکەمان کە مامۆستا حوسێن حەسەن ڕۆڵی تێدا ئەجێڕێت کەسێک کە ژیانی لە تاراوگە دروست کردووە ژنی هەیە وەروە مناڵیشی هەیە بەڵام دەبینیت ئەو کەسە بۆ دروستکردنی فیلم گەڕاوەتەوە بۆ کوردستان کە دەشێمە لە ناخی من یان لە ناخی شانۆکارەکان و فیلم سازەکانی شابەردەوام ئەم شتم بینیوە کە ئەوەی کە لێرە فێری ئەبن چ لە زانکۆکانە چ لەسەر هەوڵە تاکە کەسەکانی خۆیان دووبارە زۆر گەشتبینی زۆر دڵخۆشی ئەبینم تیاندا کە دەگەڕێنەوە بۆ نیشتیمان و لەوێ دەیانەوێت خزمەتێک بکەن. ئەمە بەشێک بوو لەو نیشاندانی تاچی کورد یاخود ئەتوانی مەبەستەکەی ڕوونتر بکەیتەوە یان هەمان مەبەست بوو؟ یعنی تشتێکی وەسانە بیش بەرکو پترژی ئەف چێکردنا فیلمال کوردستانی پترێ خاصەتەن باشوور بەهرا پتر ئەو کەس بینە بێش دەرڤە هاتین یعنی بۆ نمونە مەسەلەن ئەز ئیرانێ هاتن یان گەلە کەسێ دی ئەوروپا هاتن جێدی هاتن بەلکی ئێکی شوان کاراکتراش بەر هەندێ من گوت بلا هەمی لوکال نەبن کەسێکیش دەرڤە بتکو هات بت فیلمێکی چێکرد و ئەوژی دیسا نەشێن بژمێنی تشتێکی سیمبولیکە نە تشتێکی سیمبولیکە نە تشتێکی معنایە لێ ئەڤژی شوی واقعیت هات ئەو واقعیت و سینەما کوردی تێدا چکو گەلە کەس اش دەرڤە هاتن هاریکاریاوی سینەمای گرام بیر نەکین یعنی بۆ نمونە وڵاتێت ئەوروپی خواندن یان ئیرانێ یان جهێدی وەختی هاتن باشوور هاریکار بین بوو چێکردنا فیلمان کوردستانی. دەست خۆش بە مامۆستاجیان هەر لەسەر ئەو بە کورتی ئەمە بڵم من پێم وایە فیلمی باش ئەو
ئەوەیە کە خوێندنەوەی جیاواز هەڵدەگرێت هەر بینەرێک لە تێڕوانینی من دەشێت ئەو کارکتەرە ئەوە بێت لە تێڕوانینی دەرهێنێت دەشێت شتێکی تر بێت فلم کاتێک باشە کە بتوانرێت لە ڕەهەندی زۆر جیاواز ئەو قسەی لەسەر بکرێت سپاس مامۆستا گیان بۆ ڕوونکردنەوە کە بێگومان ئەو کەسانشی کە لە دەرەوە هاتوونەتەوە یان واقعی کەویست بەرجەست بکەیت گەشتووە پرسیارێکی ترم مامۆستا گیان هەر بە کورتی ئەمە بڵێم لە نێوان فیلمی بیرەوەریەکانی سەربەردا و هەروەها فیلمی ئەزموندا کێشەی کلتور کێشەی جەنگ دوای جەنگ کێشەی دروستکردنی فیلم بابەتە کۆمەڵایەتیەکان زۆرشتی تر لە ناو بیرەوەریەکانی سەربەردا هەن کە بەربەستی ئەمەوێت پێم بڵێیت لە بیرەوەریەکانی سەربەردەوە بۆ ئەزمون هیچ گۆڕانکاریەک هەیە یاخود هیچ گۆڕانکاریەک ڕوویداوە هەست بکەیت کە ئێستا بە بەراورد بە دروستکردنی ئەو فیلمە لەو کاتەدا هەندێک بابەت کراوەترن فراوانترن دەکرێت ئاسانکاری بوو بێتن یاخود دەکرێت من تەنها لە کارکتەری کچەکانە ئەتوانم ئەم شتە کۆ بکەمەوە کە ڕەنگە لە ڕابردوودا ئەم کێشانەمان بەردەوام هەبوو بێت کە کچ ناتوانێت لە فیلمێکی سینەمایە بەشدار بێت بەڵام خۆشبەختانە لە فیلمی ئەزمونای ئەمە دوو کارکتەری کچیشمانەیە نەکدانێت من پێم وایە لە هەموو ئەو کێشانەی لە بیرەوەریەکانی سەربەردا نیشاندرا دەتوانین بڵێن بابەتی کشەکە یەکێک خاڵێکی بچووکێتی کە ڕەنگە چارەسەر بوو بێت یاخود تێڕوانینی تۆ چیە مامۆستا یعنی گۆڕینە ناف چکو بینە فیلم بیرەوەریە سەربەری و ئەزمون تقریبا 6 ساڵە یعنی 2014 حتی 2021 تقریبا حتی وقتی تصویری 5-6 سال 7 ساله از چین بجم هندک تشت برف باشی چونه بس گلک تجی برف خرابیه زانی بیرەوەری سەربەری اف زەحمەتیەک و اف ستافی فیلم سازی بینن جبر هندێک چونکو کوردستان پیشە سازی سینماییه یعنی اواد بجنه فیلم اندستری الكردستان نینه و حتی نوکەژی نینه یعنی حتی نوکەژی نه الكردستان فاندەکە درست بۆ فیلمە هەیە بله سالا مثلا وزارت روشنبیری یا ڕێڤەبەریە سینما هاریکاریا فیلما کرده بس نشیاند یعنی چارچوبەکی سیستم کری ژێرناوێ فاندەکی ژێرناوێ یعنی ژێر مکانیزمەکە درست ببینن فاندەکی بدن و بە چەند ساڵەژ هم هەمید زانین و وەزع گەلێکی خرابی پشتی داعشی دی او هاریکاری ژنەما یعنی ابتناء ابنینه یعنی پیش سازی سینما یعنی فیلم گلک ناین چکرنه فیلم گلک ناگهن بینه را دهش کادره که سینمایی پروفشنال کو ناف کردستان کار بکن تا گلکی می هست از نابجم ترینه بس گلکی من حتی اکتر و اکتریس بلکی بیت پروفشنال گلکی من پوست پرودکشن هاوس جهت کتو فیلمی لی خلاص بکیل کردستان نینن یا نگر هفن گله ضعیفن اکادمیت سینمای کردستان گلک ضعیفن نشانه وی اصل درست پرورده یا جیلکی یا جنریشنه که بکن بو سینمای هنده تشت خورسک چه بینه مثلا بو نمونه دشیم بیجم هاتنا کچا بو فیلما نوک بری 10 ساله بس نه او توقع جی و تصور تذکرنی که همی تشت یه حل بیم تشتی که فیلم ازمون مل سلیمانی چیکل باجار سلیمانی و خوشبختانه سلیمانی جماره که گلک کچو جن بجدار بیم بو کاستینگه یعنی توقع عمدانه بی بس بلکه الهوليري دهوكي مثلا واس نوصايا نوكي سليمانية او فكرني نبو هاتنا كتشابونا سينما يعني اگر ام بیرەوەری سەربەری بيجين سليمانية واس فرقه بس اگر ام بيجين دهوكي بلكي هر وكي وي واسعية يعني گشتي سينما نبي ضرورتك فيلم چکرین هشتا بزحمت یعنی فیلم ازمونجی گله بزحمت چی براستی از بیرچم حست کم که سپاسیا همیوان کساب کم سپاسیا
کۆمپانیا میتۆس فیلم و مەستی فیلم کەم و وەزارەتە ڕەوشەنبیریش گۆهاری کاری کرد بەس گشتی وەختی مرۆڤ بەحسە سینەمایەت کرد چونکە سینەما فیلمێک و دوو فیلم نینە ئیندستریەکە پیشەسازیەکە و دەبێت ئەکتیڤ بێت دەبێت تو وەکی زەرورەتێک وەکی کارێکی پیشەسازی وەسە سەحکیەک و ببێت کار ببێت پیشە بۆچی بژین پیشەسازی یعنی کاری هەندێک کەسایە بەس کوردستان هیچ کەس یعنی بەلکی ئەز نەشین بژین کەسێک چێت سەر ژیانەوی یان کاریوی سینەما بێت ئەوەژی ڕاستی جهێ داخەیەک و حتا نوتێژی وسا یعنی فکرێکە جدی بۆ چێکردنا پیشەسازیەکە لوکال نەهاتەکردنێ من بەلکی یەکەم فیلمی خۆشی وەختی مچێت کرد پارینەوە لە غوبار طبعا هەمی کەس هەمی دەرهێنەرێک حەست کرد فیلمیوی بچێت فستیڤاڵا فیلمی خەڵات وەرگرت ئەژی بەس ڕاستی ئێک کەیف خۆشیە دەرهێنەری ئەوەکو فیلمیوی بگەهت بینەرێکی زیدەژی ناف وڵاتێوی چونکو سینەما هەر وڵاتێکیژی بۆ ژیان و ژیانەخوا بۆ هەندێک و ئیندستریاوی بەردەوام بێت دێت پشتەخوا پیشەسازیە لوکال وەرگرت یعنی تو نەشی فیلمێکی کوردی چێکی بەس تەوەقع بکەیت فیلمێکی کوردی بچێت مەسەلەن ئەڵمانیا خەڵک پێشوازی جێ بکرد یان ئەڵمان فیلمێکی چێکن تو بێژی فیلمیوان بێتش کوردستانی خەڵک پێشوازی یعنی مهمترین نقطە هەر فیلمێکی ئەوە کول وڵاتی خوا ئەولی بشێت بگەهت بینەری بشێت یعنی وێ سەرکەفتنێن ناف وڵاتی خوا دەست بین پاشی وڵاتی دی ئەوە نە فستیڤال ئەس بەحسا چۆنا فیلمێکی بۆ پترین بینەری بێت ینی فیلمێت مەژی نە فیلمێت کوردی ئەس باوەرتیم بەلکی هەندێکی شوانیان گەلێکی شوان فیلمێت باش بینە بەس نەشیانە وێ پرۆمۆشنێ وێ ژبەرکو ئەو ئیندستری نەبووە نەبیە ئەو پرۆمۆشن نەبیە هۆلێت سینەمای بدرستی نەهاتنە تەوزیفکردن خەڵک هیچ وەکی زەرورەتێک ناسەحکن سینەما یعنی وەی نەهاتەک و سینەما مەژی خەڵکیدا وەکی تشتێکی مهم بێت تەسەورکردن حتا نوکە ئەف زەرورەتەن مشکی خەڵکیدا نەچێ بیە ژبەر هەندێ پڕاستی نەشین بێژم پشتی بیرەوەری سەربەری کومە ئەو معانات یان ئەو کێشە و ئاریشێت گروپێکی فیلمسازی مە بەحسکردین حتا نوکە گەلێک تشتی بەرەو باشی چووی نەشین وە بێژم هەندێک تشت بەلکی بەرەو باشی چوون بەس گەلە تژی هەر وەک خوانە یان خراپترژیکی دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان بەداخەوە هەندێک شت کەوتت خۆڕسک چێبوونە یان چاک بوونە و هەندێک شتیش خەریکن زیاتر بەرەو داوەڕن ئاماژەت بە ئیندستریدا ئاماژەت بە پیشەسازی سینەمادا مامۆستا کە بەداخەوە ئەمە کاری لەسەر ناکرێت و زۆر گرنگیشە کاری لەسەر بکرێت ئێمە پیشەگەرمان نییە من زۆر جار ئەم شتم و تۆ مامۆستاگیان هەر کەسێک بۆی کە فیلمساز بێت لە تەنیشتەوە مامۆستایە لە تەنیشتەوە خەریکی کارێکە یعنی سینەما سێم کارێتی سینەما دووەم کارێتی دەچێت لە گیرفانی خۆی من دۆستی فیلم سازم هەیە لە گیرفانی خۆی پارە بۆ شۆرت فیلمێک پیاکە یعنی ئاستەنجەکان زۆرە و ئاماژەت بە هۆڵی سینەمادا مامۆستا بەداخەوە بە کللتورکردنی سینەما بە کللتورکردنی بینینی نمایشی فیلم جگە لە پارێزگاکان کە هۆڵی سینەمای ستاندارتیان هەیە لە قەزاکان لە شارۆچکەکان لە شوێنە دوورە دەستەکان نیمانە بینەر من ئاگادارم من ئەزمموی وەبسایت و ژێرنووسی فیلم و کۆمەڵێک شتی ترم هەیە ئاگادارم کە بینەرێکی زۆر لە کوردستانە هەن بەڵام ئەم بینەرانە هەمویان خەریکن لە ڕێی ئۆنلاین و فیلم دەبینن و بۆ ئەوەی کە فیلمێکی کوردی ساپۆرت بکەن ئەبێ بێنە سلێمانیە ببێنە هەولێرە ببێنە دهۆک ئەبێ بچنە کەرکووک ئەخر هەموو کەسێک ڕەنگە توانای نەبێت ئەگەر فیلمێک بە 10,000 بێ لە شارەکەی خۆتە زۆر بە باشیە توانی ئەو پارەیە پەیدا بکەیت بەڵام بۆ ئەوەی کە بڕۆی بۆ سلێمانی یا بڕۆی بۆ هەولێر یان بڕۆی بۆ دهۆک تۆ بێ 30,000 بێ 40,000 پەیدا بکەیت کە ئەمە بەڕای من کێشەیە و بە هیواشم لە ئایندەیە پیشەسازی لە سینەما لە هەموو کوردستاندا جێکی باش بگرێتەوە و ببێتە هۆکارێک بۆی کە ئەو کێشە و گرفتانەی کە تۆ ئاماژت پێدا و کە بەردەوامیش هەیە چارەسەر بگێت مامۆستاگیان پرسیارێکی تر گرنگە ئەمە بکەم کارکتەری کچ یاخود کارکتەری ژن گەر بەڕابردووی فیلمە کوردیەکانە بڕۆین
دەبینین کارکتەری کێش زۆر جار کارکتەری سێم یاخود چوارەمە یاخود کارکتەرێکی پەرایۆزخرا وستەم لێکراوە بەڵام کارکتەری کێش لە ناو بیرۆرەکانی سەربەردا کارکتەرێکی داینەمیشیە کارکتەرێکی چالاک و هەروەها هۆشیاریشە یعنی تۆ دەبینی پشت لە مێرد و لە مام و لە خێزان و کۆمەلگەکەی دەکات تەنها بگا بەوەی کە ئامانجێتی طبعا وەک دەبینین لە فیلمەکەشدا کە دەرهێنەر زۆر بە جوانی پێکیانەوەی بەستۆ کارکتەری سنوور زیندانەکە بابەتێکی هزری هەیە کە پێکیانەوە بەستێت و هەڵبەت ئێمە لە کۆتایی فیلمەکەدا ئەم بابەتە ئەبینین مامۆستا کارکتەری کچوژن بۆ بەم شێوازە مەبەستت چیە لە نیشاندانی بەم شێواز ئایا ئەتەوێت کارکتەری کچوژن بە شێوازێکی داینەمیشی بە شێوازێکی چالاک لە فیلمەکانە نیشان بدرێن یاخود ئەمە واقعی کارکتەری کچوژنی ئێمەیە کە کەمتر بایەخی پێدراوە لە فیلمەکانی تر پێش ئەوە سیاکۆ زۆر دەڵی مامۆستا و مامۆستا گوتنە بۆ من ناخۆشە شتێکی بەبیهێنامەوە ئەو باسی فلینیمان کرد فلینی لە جارێک لی دەپرسن پێ دەڵێن حەست چێ کە بە تۆ دەڵێن مامۆستا کاتێک کە بە من دەڵێن مامۆستا هەز دەکەم لەگەڵ کەسێک لە پشت سەری منەوە قسە دەکەن پرسیارەکەت ئەگەر دروستی گەیشت بم لەسەر مەسەلەی کاراکتری کچوژن لەناو بەراورد لە فیلمە کوردیەکاندا و لە فیلمی بیرۆرەکانی سەربەردا کە ئەتوانین جیاوازەکە زۆر بە ئاشکرایی ببینین کە کارکتەرێکی چەند باش یان کارکتەرێکی چەند چالاکە خۆی دەزانێت لە فیلمەکانی مندا ینی ئەگەر بتوانم شتێک بڵێم مەسەل لە هەر چوار فیلمەکەمدا هەندێک بە هەر حاڵ تۆ هەندێک گرێدانت هەیە لە ناو فیلمەکاندا هەموو کاتێک کاراکتەرەکان حەز دەکەن شتێک بکەن ینی حەز دەکەن بە دروستیان غەڵەت حەز دەکەن واقعێک بگۆڕن واقعەکە لی ناڕازینە لە بیرەوەریەکانی سەربەردیش ینی ئەو کەسێک کە دەیەوێت ئەو واقعە بگۆڕێ کچەکەیە ینی کچەکە لە هەمووی کاراکتەرەکانی تر دینامیکە چونکە وانی تر خەریکم فیلمێک دەکەن بەس تووشی کێشە دەبن لەو با بڵێن مەسیرەی کە دەڕۆن بۆ دروستکردنی فیلم بەڵام کچەکە دەیەوێت شتێک بکە دەیەوێت واقعێک بشکێنێ ینی هەوڵ دەدا کە بێتە ناو ئەو مەیدانەوە تا ئاخیری تر چیرۆک بەوی وەگرێت دەدرێت لە فیلمی ئەزمونیش کە نیشاندرا چونکە فیلمی ئەزمونیش لەسەر دوو کاراکتەری کچە بە تایبەت ئەگە بڵێم دوو شخصیەتی سەرەکی ڕۆژنامەوانێک لە من پرسی گوتی تۆ فێمینیستی گوتم نام فێمینیست نیم بەڵام بەشێک لە واقعەکە کە ئێمە لە کوردستان دەیبینین ینی تۆ ناتوانی فیلمێک دروست بکەی بەبێ ئەوەی کە باسی بۆ من فەرق ناکە ژن و پیا و ینی هەردوو کاراکتەرەکە باز دەکرێت بەڵام تۆ بە هەرحاڵ ئەویش وەکو بەشێکی گرنگی ئەو چیرۆکە تۆ باز دەکەی و چونکە خۆمان تووشی ئەو مشکلە زۆر جار بووین ینی بۆ پەیداکردنی ئەکتەرە پێشتر لە فیلمەکان ئەگەر تۆ ینی یان مەجبور دەبی بچی ئەکتەری ناپرۆفشنال بینی یان ئەکتەری پرۆفشنال کە دینی مەجبوری مەسەلە زۆر جار دەبینی ئەکتەرێکی تر کە خەڵکی وڵاتێکی ترە بێت بە زمانی کوردی قسە بکە لێرەدا کاراکتەری سنوور لە فیلمی بیرەوەریەکانی سەربەرد بێجگەلەوەی کە هەوڵ دەدا شتێک بکە بەڵام باکراوندی خۆشی لەگەڵ خۆی دێنێ ینی مەسەلەی ئەنفال باوکی دەزانین باوکی ئەنفال کراوە و ئەو لەوانەیە سینەما بۆ ئەو وەکو تەرفیهێک نەبێ شتێکار کەیفی پێدێ بۆیە حەز دەکا بچێتە ناو فیلم بەڵکو کە دەزانێت و فیلمە لەسەر ئەنفال خەریکە دروست دەکرێت دێت و ئەو هەولە دەدا چونکە احساس دەکە کە واقع خۆی لەسەر پەردە دەبینێ احساس دەکە کە بەڵێ ئەوە فیلمێکە کە باسی کێشە و ئازارەکانی باوکی ئەو و کۆمەڵە خەڵکێک لە دەوروبەری ئەو کە ئەنفال کراون دەکات بۆیە بە بڕوای من ئەوەش لەوە دێکە چۆن مەسەلەن سینەما ئەگەر بڵین لە ناو کووردا سینەما
وەکو زەرورەتێک نەبووە چونکە کەمتر سینەمایەکی کوردی بەو هێزە ینی هەر ئەو پیشەسازی کە نەبووە بەو هێزەکە کورد خۆی تێدا ببینێ ئاوێنەیەک بێ نەک بەس ببورن مەسەلەی ئەنفالیان کارەساتەکان واقعی ئێستای خۆشی نەدیوە من خۆم مەسەلەن کە بیر دەکەمەوە ئەو ساڵێکە فیلمی یلماز گونایم دیت کە زۆر تەسیری لێکردم میۆر لە ئێران و فیلمەکە زۆر کورتیش کرابەوە 70 دقه بوو فیلمێکی کە 2 ساعت و تەسەوور دەکەم 2 ساعت و نیوە ببووە 70 دقه بەس ئەو 70 دقەیە زۆر تەسیری لێکردن چونکە من یەکەم جار بوو تەسویری کورد تەسویری خۆم دەوروبەری خۆم ئەو خەڵکەی کە دەناسم لەناو فیلمدا ببینم گۆرانی کوردیم لەناو فیلمەکەدا گوێ لێ بێ هەر مەسەلەن بەڵکو ئەوەش موتیڤیشنێک بێ بۆ من کە دواتر مەسەن سینەماکی بە دوای سینەماکی جدی مەگەرنا لە تەمەنی منداڵی هەموو وەکو هەموو کەسێک لەوانێ زیاتر حەزمان لە فیلمی ئەکشن و بروسلی و ئەوانە بوو بێ بۆ ئەوە دەڵێم لەبەرەوەی سنووریش یان کاراکتری سنوور لە ناو فیلمی بینەوەریەکانی سەربەر شتێک هەیە کە ئەو پاڵ دەدا بۆ سینەما ینی وەکو گرێدانێکی ڕۆحیە بۆ شتێک کە هەدەفی بەس ئەوە نییە بچێتە ناو سینەما هەدەفی ئەوە بچێت بەشێک لە معاناتی ئەو خەڵکە نیشان بدە یان دەرهێنەر حوسێن کە دێت فیلمێکی وا دروست دەکە هەست دەکا بەرپرسایەتیەکی بەرامبەر باوکی خۆیان ئەو خەڵکە هەیەی کە پێشتر ئەنفال کراون کە کارەساتیان بەسەر هاتووە هەروە ئەوانی دیکەش ینی ئەو زۆربەی کاراکتەرە سەرەکیەکان لەناو ئەو فیلمەدا بەس نەهاتوون فیلمێک دروست بکەن ینی نهاتون فیلمێک دروست بکەن و وەک دەڵێن لەزەت ببەن و دوای فیلمەکە بفرۆشە هەرچەند باسی ئەو شتانەش دەکرێت مەسەن فیلمەکە دواتر دەفرۆشرێ نافرۆشرێ ینی وەک دەڵێن پارە پەیدا دەکا بەڵام ئەوەی کە گرنگە بوو هەمویان وەکو تعهدێکی ئەخلاقیە وەکو بەرپرسایەتیەکە کە فیلمێک لەسەر ژیانی خۆیان ژیانی کورد کارەساتێکی وەکو ئەنفال دروست بکەن دەستەکانت خۆش بێت پێگومان ئەو کارکتەرانەی یان ئەو کەسانی کە دەتوانن خۆیان لەناو سینەمایان ئەوان سینەما وەکو ئاوێنەیەک ببینەوە بۆیە بە هۆکاری ئەو چیرۆشی ئەنفال کە لە پشتی فیلمەکەوەیە مۆتیڤێکی زۆر باشە بۆی کە خۆیانی تیا ببینەوە تێمەلای پرسیارێکی تر ئەمە زیاتر باسێکی کللتوریە یانە و کاریگەری کللتور بەسەر ژنەوە بە تایبەتر ئەم قسەیە بکەم دەبینین سێ ژن لەو فیلمەدا بە جۆرێک خەریکن دەبن بە قوربانی یا قوربانی پیا و یاخود یا قوربانی بڕیارێک کە لەلایەن کۆمەلگاکەوەیان لەوەی کە بارودۆخێک دێتە پێشەوە ئەوەی یەکەم کە ژن و منداڵەکەی دەرهێنەرەکەیە لە دەرەوە دادەنیشن دەبینی دەرهێنەر هەموو سەروەت یاخود هەموو توانای خۆی خەریکە لەم فیلمەیە سەرف دەکات بەڵام لەلایەکەوە ژن و منداڵەکەی خەریکن پشتگوێ دەخێت و خاڵێکی تر بەرهێمنەری فیلمەکە ناچار دەبێت لەبەر پەیداکردنی پارە خانۆکەی خۆی بفرۆشن کاتێکا 4 منداڵ و ژنێکی هەیە ئەمەش پرسیارە ئەم ژن و منداڵانە چی لێ دێت لە نەبوونی یان لە سەر نەکەوتنی ئەم بابەتەدا سێمیشیان وەک دەزانین کارکتەری سنوورە کە هەمیشە بربەستەکانی بەردەمی دەبێ ملمەلانی لەگەڵا بکات ئامۆزاکێتی کە دەیەوێت هاوسەرگیری لەگەڵا بکات و پەشیمانی کاتەوەلۆی لە فیلمەکە بەشدار بێت ئەمەش پرسیارێک بوو دروست بوو هەڵبەت دۆستێک و ڕژاندی و منیش پێم خۆش بوو دووبارە لە تۆی بپرسمەوە نازانم حتمما ئەگەر بمانە مەسەلەن کارکتری ژن وەکو قوربانی لەناو فیلمەکەدا نیشان بدەین ئەوە نەبووە چونکە لە فیلمەکەدا هەرەوە کەس ممکنە سێ ژنی ئەوە هەبێ کە بەنەوەیەک قوربانی بەڵام لە بەرامبەر ئەوان سێ پیاویش هەیە کە بە هەمان شێوە قوربانیکە لەوانەیە دەرهێنەر یەکێکیان بێ پرۆدیوسەر یەکێکیان بێ حتا بەنەوەک لە ناوعەکان ئەوەی ئەو کەسێک کە با بڵێن دەستگیرانی ئەو کچەی ئەویش بەنەوەک بێ بەڵام
بەگشتی ئەوەش بەشێکە لە زەحمەتیەکانی کاری فیلمسازی، ینی مەسەن بۆ نمونە پرۆدیوسەر کە خانووەکەی دەفرۆشی یان ژن و منداڵی بەنەوەیەکی ئیهمال دەکا، ئەوە کاری فیلمسازی کاری هوەر کارێکی سەختە، ینی بەتایبەت لە ژیانی ئایلی کارێکی ئاسان نییە کە تو بتوانی بەڵانسێک بینی ژیانی ئایلی تو بینی کارت ئەوە بکەی، وەکو کارێکی نۆرمال نییە، کارێکی سەخترە. ئەوەش بوو نیشتدانی ئەو بەشە سەختیەی کە فکرکەم زۆربەی دیسان فیلمسازەکانیان ئەو کەسانێکە بەگشتی لە کاری هوەری بەس بەتایبەت فیلمسازی کارێکی کە زۆر قورسە، زۆر وەختی دەوێت، زۆر تۆ لە عایلە دوور دەبی، لە منداڵەکانت دوور دەبی، یان مەجبوری زۆر جار قوربانی بدەی بۆی کە فیلمێک دروست بکەی. ئەوە هەر لەو واقعەتی کە ناڵێم لەوانەیە هەر پارچەیەکی هەر بەشێکی بۆ ئاماژەیە بۆ فیلمێک، ئاماژەیە بۆ کەسێک کە لە ریسێرچەکانماندا لەگەڵ لە تەجروبیاتی خۆمان یان ئەو برادرانێک کە دەرهێنەرن لەوان وەرماگرتووە. زۆر ینی وەختی بیرەوەریەکانی سەربەردم دەنووسی لەگەڵ کاک مەمەد، ینی شتێک کە لە هەردووکمان کارمان لەسەر دەکرد ئەوە بووکە فیلمێکی لەسەر سینەما بەڵام بە فیلمی تری لەسەر سینەما لە وڵاتانی تر نەچێ، ینی شتێکی جیاوازی کوردی بێ و زۆربەی ئەو شتانێکە وەکو پێشتریش ئاماژان پێدا زۆربەی ئەو شتانەکە ناو فیلمەکە هەن بەحقیقەت فکری لە ڕاستیەوە هاتووە، لە واقعەوە هاتووە، لە ڕیالەوە هاتووە، بەڵام ئیتر کۆکراوەی ئەوە من نازان بڵێم کام پارچەی لەکوێ و چۆن هاتووە. دەستەکانت خۆش بێت. لە دیدی من هەڵبەت لە تێڕوانینی من توانم بڵم بیرۆوەریەکانی سەربەست یەکێکە لە ڕیالیستترین فیلمەکانی سینەمای کوردی. ئەمە لەبەر خۆت ناڵم، بەڵکۆ بیرەناریش توانن دواتر بڕیاری لەسەر بلەن. بۆ من ئەمە بیرۆوەریەکانی سەربەند بە بڕای من گرنگیشی زۆری هەیە. دەستەکانت خۆش بێت. من پرسیارێکم لەسەر بیرۆوەریەکانی سەربەرد نەماوە، بەڵام پێم خۆشە بچمە فیلمی سێم پەڕینەوە لە غوبار. ناونیشانی فیلمەکە پرسیارەکەم بەم شێوازە دەست پێ یەکەم. ناونیشانی فیلمەکە بارودۆخێکی تەمومژاوی نیشان دەدات کە هەر لە دیالۆگی بنزین فرۆشەکەەوە دەتوانی هەستی پێ بکەیت و کاتێک کە دەڵێ تۆ گەلێک خۆش باوەڕی کەس بەقەد من لە ناوچوونی سەدامی گۆڕ بە گۆڕ دڵخۆش نییە، بەڵام ئەمانش نەفت و بنزینی ئێمە دەبن و ئێمەش لە دەستی خۆمانە لە بە هۆکاری یەکتری خەریکین لە ناوخۆی خۆماندا یەکتری ئەسڕینەوە. ئەو ڕستەی بنزین فرۆشەکە لەسەر بارودۆخەکە دەیڵێت ئایا پەیامی تایبەتی دەرهێنەر خۆیەتی یاخود ئەم بابەتە لە شوێنێکی ترۆ سەرچاوی گرتووە؟ ئەگەر پرسیارەکەم ڕوون بوو، ئەگەر ڕوون نەبوو توان دووبارە بکەم. نا دروستە، ینی تشتێکی لەسەر پەڕینەوە لە غوبار ئەگەر بێژم پەڕینەوە لە غوبار یەکەم فیلمێ منە سینەمایی بی، ینی من بەریوێ 5-6 کورتە فیلم چێکردبی و پەڕینەوە لە غوبار بەریوێ من چیرۆکە کادی هەبی حقیقەت من سەر چیرۆکە کادی کارت کرد، بەس ساڵە 2003 وەختی شەڕی ئەمریکا و عێراقی چی بی ئەسپال وێری بی من کوردستانی بی و من گەلێک تشت بچاوێ خوا دیتن، گەلێک تژی پال تەلەڤیزیۆنان ئەخبارا، یعنی من ئەو چیرۆکە بەرینگی من کار سەر کرد من هێلا پێوە بۆ من ئەف واقع گەلێک یعنی چێن بێژم هەر وەکی غوبار تەمام مژاوی هات من گەلێک چیرۆک بولێت بین وەختی سەر گەلێک کەسا گەلێک وێنە من دیتن، بەلکی مەسەلەن ئەف تاسویرێ زارۆکی کول ناف شەڕیدا بەرزە بیان ناف غوبار وەوێ من وێنە دیتن هەندێک وێنە کول وی شەڕی عێراقی چێبین و گەلێک چیرۆکی دی کول ویرەخی من گولێت بین. یعنی پەڕینەوە لە غوبار پتر بۆ من وەکی پانۆرامایەک بی سەر ویوەزی سەر شەڕی
2003 و کورد عرب میجو تا بلا بجین کربوکینا انسانا برانبره کدو بس گشتی یعنی یک مفهوم کو ناف فیلمی دا من حست کرده و کو تیدا هبد او کو یعنی بسیاره کو تو چوا اتناف شری دا تو چوا یعنی پارزگاریش هستا انسانیا خواب کی ناف شری و چند مهم امروز واب کد یعنی فیلم ویا بتره برسه وگ بد جا وگ بد بوی پرسیاره اوا کو اویدی بیجت اناشیم بیجم بیرو بود چون آمنه چون هر کاراکتره که هر تشتکی بیجت نیا دارینه یا چی رو که بس او تالی و رشبینیا بشکا خلقیه کردستانه که طولس گلک سالا دایدی او باوری خوش دست دای یعنی وقتی تشتکی تید گوهرینه مثلا بیجن ده چی لید چوب حال من آید گوهرینه او تشتکو حتانو که گلک جارا بردوام خلقیه که بهیویه برانبر بی خلقیه که همی گاوا وقت بیجن خوشبینه که ده تشت این گوهرینه اگر صدام نمینه ده تشتید باش این گوهرینه اگر مثلا فلان امریکا بید تشتید باش این گوهرینه یعنی ویری دا من نبید بیجن کش راستکیش خلطه من بس افاید نشان داد یعنی بیرو بوچونت وان انسانایت همی وان کاراکترها پرینه والا اخبار دا من حس کر نشان بدم هرچند کوتاهی که تراژیکه و حتی حدکی چیم بیجم بلکی پتریل گل کاراکتر حسین حسنی تسکنت کاراکتر آزادی بس گشتی من حس نکر ناف فیلمی دا گلک بیجم کیش بوچون راست کیش خلطه مدویا واقعا که نشان بدم و بینر بخواه تیب گهد تشتیک و هی مثلا فیلمی دا کرد گله کیف خواشن چون صدامی خلق عموما کیف خواشن بس غباره که هی کتو نزانی پشتی ویدی چلید یعنی نارونیه که هیش آینده او ترسا بلکی وی پانزین فروشی کد بیجد اوجی چناکن امریکا جهاد چد ناید گورنه یعنی وی ترسا بردوام کرداش آینده دید او ترسا کو همی گاول گل مروی کرده بلکیش بر هنده نشیتد لحظه دا بشید دائم اف ترسا آینده کاده چه پیش ایتو اف پیشاتت کتینده چند مترسیل سر جیانوی هبد اف ناباوریش وی ترسید دید زۆر سپاس دەستەکانت خۆش بۆ ڕوونکردنەوەکانت مامۆستاکەت لێم قەتع کردووە نازانم قسەمەوە کاک شەکەجیان سپاس بۆ تۆ من وەکو ڕای خۆم من هەمیشە ئەو دەرهێنەرانەم پێ گرینگە هەمیشە ئەو دەرهێنەرانە توانم بڵێم جێگای ڕەزامەندی منن کاتێک دێن بابەتێک چیرۆکێک کێشەیەک پێشنیارێک یان هەر شتێک گەیانوێ لە فیلمەکانیانە بیژێڕنەوە نابن بە مامۆستا نابن بە بڕیاردە بەڵکو ئەوان شتێکت پێ نیشانەدەن ئەوان بابەتێکت بۆ دەخەنە ڕوو ئەو تۆی بینەری دەبێت لە ناخی خۆتدا شتێک وەڵامێکت بۆ ئەو پرسیارانە پێ بێت هەڵبەت ئەو فیلمانە زۆر باشتر زیندووتر دەمێننەوە دچمە لای پرسیارێکی تر هەر سەبارەت بە پەڕینەوە لە غوبار لە فیلمی پەڕینەوە لە غوباردا سەراپای چیرۆکەکە نامۆبوونی پێوە دیار نامۆبوون وەکو فەلسەفەکەی کارل مارکس یاخود بیردۆزەکەی برێختی شانۆکار بینەر لە ڕقێکدا دەهێڵێتەوە لە هەمان کاتیشدا لە سۆز و بەزەیی دەربازی نەبووە بۆ نمونە و هەموو ئەو دیمەنانە نیشان دەدەیت کە سەدام دەکەوێندرێت دەسووتێندرێت خەڵک دڵخۆشە بەکەوتنەکەی هەڵدەپەڕێت کەچی ئەو هێزەی شەڕی سەدام دەکات سەدامێکی ونبوو دەپارێزێت دۆزینەوەی ئەم هێڵی چیرۆکە لە فیلمەکەتدا پەیوەست بوو بەو فەلسەفەی نامۆبوونە یاخود هەر بابەتێکی تر بوو یان لە شوێنێکی ترەوە سەرچاوی گرتم باش پرسیارەکە تێنەگەیشتم یعنی نامۆبوون لە مەبەستت دەتوانیت دووبارە تۆزێک تەوزیحی بدەیت نامەبوونەکە ینی ئەو کارکتەرانەی یان ئەو بابەتانەی مرۆڤ لەلایەک دڵخۆشە
ئەوانەی کە دڵخۆشن هەروەکو پرسیاری پێشووتریش کە وەڵامەدایەوە لەلایەک دڵخۆشن و لەلایەکش هەندێک کەس هەن نازانن بە چ کارێکەوە ینی دڵخۆش بن یا دڵتەنگ بن بەوەی کە سەدامێک ڕۆشتووە تروسکاییەکی هیوان نابینن لەوەی کە ئەوەی کە جێی سەدام لەگرێتەوە ئایا دەشێت کەسێکی باش بێت یان دەشێت ڕقێک بەرامبەر سەدام نیشانەدا دڵخۆشە بەوەی کە سەدام کەوتووە وێنەکانی دەسووتێنێت هەڵدەپەڕێت بەڵام لە بەرامبەر ئەوەشدا بۆ هێزەی کە دێنە ناوەوە هیچ ڕابردوویەک هیچ پێناسەیەکی بۆیان نییە ینی مرۆڤێکە لە نێوان دوو بابەت داماوەتەوە و نازانێت خەریکی چییە نازانێت بڕیار لە سەرکامی بدات و نازانێت کامیان ڕاستە پێم وایە هەر پەیوەست بوو بە پرسیاری پێشووترەوە کەوتت زیاتر بۆیە گوتم ینی هەر زۆر نزیک بوو لە ئەو پرسیارە ینی نزانم بۆ من ئەف هەوڵدانا کاراکتەرە ینی بۆ نمونە کاراکتەرێ حسێنی ئەوێک و دوێت هاریکاریە زارۆکی بکێت زارۆکێک و ناوێوی پڕێکەوت ناوێوی سەدامە و ئەوەت بت هێڤێنێ وێ چیرۆکی کا چەوە ئەف مرۆڤەل گەل وێ باکراوندا کو سەدامی بووی چێکری یان بۆ کاراکتەرێ دیە پێشمەرگە چێکری چەوە ئەف دووە بشێن سەرەدەریە گەلوی کاراکتەرێ زارۆک بکەن ینی دەوێرێدا بۆ من تشتێک هەبی و ئەف مەسەلا یەک و دوو قەبیل نەکردنێ ڕۆژهەڵاتە ناوین و حتا وێ گافتێژی بەردەوامە و بە سەدان ساڵە بەلکی پزاران ساڵە ئەف کێشە ناوبەینا ئینسانە هەی ناوبەینا کوردێکی گەل عەرەبێکی گەل فارسێکی گەل تورکێکی و هەمی گاوا ئەمزانین ئەوێ ڕێح و ڕیشالت نوعی وی سیاست یا وان سیاست یا وان شرع یا وان سنورا هبیه کل وی منطقه همی گاوا هین دوی فیلمی جی دا یعنی تشتی کو من دست بکی جی کوتی یعنی بو من تشتی گیرنگ اوه که اف اگر بجین چالنجا روبروبونا وان کاراکترال گل تشتکی حسا کو توتشی بجیه نوعکی توتشی بجیه نوعکی عنصریت یان چوا قبیل کردن کسی دی چون که ویدیو هم دو کاراکترات بینیم که یک هاری اوی عربت که هرچند ناوی صدامه یک دیجی هندیه و هر یک جوانا باکراوند کال گل خوینای بس گرین که بو من حولدانا کاراکتری سرکیه بلا بجین اوی حسین رولی میگیرد که چوا پارێزگاریش به مسئله بکد حتی 2 ماهی که و اوه باردو خکی دانه که اولی فیلم بر ریتمکا اگر بیجم تند و شاهیه که شادیه که دست بید که بس 2 ماهی که تراژیکه هی یعنی هر چند اف کاراکتره اف قهرمانت بد قربانی جیب نوعکی بو وی کوری بچیک بس مهم اوه که اوی حول و کوشش اکا کری که تشتکی چه بکد تشتکی بگوهرد ناف وی شریدا کارکی دی بکد کارکی که نه شرکره کد او اساس دا نه شرکره که او تشیم بجیم کسکی که جبرکی دا یکتی ناف شری جبه هنده جی ناف شریش دا یه پارێزگاریش وان تشتاد کد اوید که حسنا کتب حەزاخۆی هاتی ناف سواس دەستەکانت خۆش بێ بۆ ڕوون کردەوە کە کاک شەوکەتجان خەریکە بەرەو کۆتاییەکان دەچم بەگشتی 3 پرسیارم ماوە زۆر ماندوود ناکەم لەوە زیاتر 2 پێشمەرگە لە سەرەتای فیلمەکەدا دەبینین لە دیمەنێکا خەمساردییان لە دیمەنەکانی تیشە خەمساردیان بەرامبەر بە چەکەکانیان هەیە بینەر دەخەیتە دۆخێکەوە وا هەست بکات کە دەرهێنەر هەڵە ئەو دیمەنە بەکار دەهێنێت یان وا لە لای دڵیات دروست ببێت کە پێشمەرگەوانیە بۆچی وانی شانەدرێت بەڵام لە دواییدا پێشمەرگەکە ببوونی و خەمساردیەوە شەهید دەبێت تۆ بینە ڕادڵە چکێنیت و پەشیمانی دەکەیتەوە لەوەی کەواتێک گەشتووە تۆ هەڵە دیمەنەکەت دانابێت
نیشاندانی ئەو دیمەنە مەبەست بوو، یعنی مەبەست بوو کە نیشانەدا یان کەم تەرخەم نەبوون بەرامبەر بۆ چەکەکە و ئەگەر کەم تەرخەم بی دەشێت ئایندەیەکی وات هەبێت یان ئەمە بابەتێکی تر؟ بەڵێ وەکی من گوتی ینی ئەف دوو کاراکتەرە هەردوو ژینە دوو پێشمەرگە هێت شارکردن ئەvە ینی ئیجبارێکی بین پێشمەرگە ینی وەکی دوو کەسێت خۆبەخشن یان بڵاوێژین دوو کەس و وان بارودۆخێت و سەرێوان داهاتی ئەوێت کێشای ناف شاریدا نە دوو کەسێت تعلیم دیتینە نە دوو کەسێت تەدریب دیتینە بەلکو دوو کەسن و حتا کاری وانجیە گەرت و بینی مەسەلا نەوەکی ئەوێدی جەپێت پێشیا شاری ئەوە خوارنێت بن بۆ پێشیا شاری و ئەو بەلکی ئەو ئێهمالیە کاراکتەرێ حسین حەسەنیژی شندێت دێ و من بحقیقت منەتڤیا فیلمێکی چێکم سەر شاری ئەوە نە فیلمێکە سەر شاری پارینە وەلا غوبار فیلمێکە كل طنشت شري بحثا شري يعني همي فيلمي دا ابدو كاركترا في شكا كنا تقينا بس ام بلا بيجين ظروف وان بارودوخت شري ديال باندو كاركترات بيني دەستەکانت خۆش بێت سوپاس بۆ ڕوونکردنەوەش پرسیاری پێش کۆتاییم ستایل و ستایلی ڕووناچی و کەڵەر ڕنگ لەم فیلمەدا کەمتر بەرچاو و بەرجەستە بوون ئایا ئەمە کەم کوڕەکانی پرۆدەکشن بوو یاخود دەرهێنەر بەمەبەست بەم شێوازە کەمتر سوودی لە کەڵەر یاخود لە ڕنگ وەرگرتە بوو و لە دوای فیلمی ئەزمونەوە خۆت ئەو فیلمیان لەو ڕۆ چۆن دەبین ینی بەراورد یەکەم فیلمت لەگەڵ چوار فیلمە لە ڕووی کەلەڕەوە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی ئەو تایبەتمەندیانەی ترەوە کە ئیفێکت و ڤیژوال ئیفێکت و هەر شتێکی تر کە هەوڵت دابێ بەکاری بێنیان بەکار هاتوون ئەو فیلمێ ئەگە پرسیارەکەم ڕوون بێ بەێ پارینەوە لە غوبارش بەرک و فیلم فەزای وێ فەزای ئەگەر بێژین شەڕ و ئەو دووکێل و خراپی و ئەفتشتە بین ما هەرش دەستپێکی من گەل کاک تورەج ئەسلانی ما وەختی بەحس کردی بۆ من گوتێک و من فەزای کرد بێت و گەلێک ڕنگ تێدا نەبن یعنی حتا سەحنەیژی مە هەمی گاوا ڕنگ حەسفت کردن ڕەنگێت و گەلێک وەکت بێژین ڕەنگێت بیس بن ما حەس کرد و فەزایەکی غوبار فەزایەکی پتر مری ناف فیلمیدا چێکین یعنی ڕەنگێت شارپ ئەم کار نەینن حتا ما هینگێ چکو فیلم پارینەوە لە غوبار تەنها فیلمێ منە و 35 ملیم هاتیە گرتن و ما بیرامتر ما کۆداکێت ما نگاتیڤێت کۆداکێ بکارینان و ئەو پترێ بەرەف زەریە بەرەف گەرمیە یا ڕەنگێت وێ و سەحنەیژی دا مەگەلێک تشت ینی ڕنگ و ئەو مەگەلە حەزف کردن ما پترێ وەکی چێن بێژم پترێ بەرەف ڕەنگێکی خۆلەمێشی یان چت بێژنێ ڕەنگێکی نزیک غوبارێ ما بەرەفوی ئەویدیە بر و ڕووناهی چێن بێژم پەرینەوە لە غوبار داش بلی یەک سەحنەیە هەیە ئەوە ناف مزگەفتێدا مەلاک و ما ڕووناهی بکارینە ویژدەر بە مە پترێ ڕووناهیە تاڤی شۆل کرد یعنی سادێ بەلکی بلی وێ سەحنێ هەمی فیلم ڕووناهیە تاڤی هاتی گرتنێ و بیک و پترێ سەر تەکنیکە ڕووناهیە وان تشتا ڕاستیش بەرک و پترێ نزیکی واقع و دیکۆمنتێ بن من پترێ حەست کرد و وی شێوەی بێت تاسویر کردن دەستەکانت خۆش بێت ئەزمون تەجروبەیەکە دی ئەزموندا ئەس چێن بێژیم گەلێک گەل لایتێ گەل ڕووناهی کار هاتیە کردن درستە دەتوانین بڵێن ڕووناچی یاخود ئەو ڕەنگەی کە لە فیلمی غوباردا بەکار هاتوون بە تەواوەتی لە خزمەتی چیرۆک و فەزای چیرۆکەکەدا هاتوون و بۆ بەمەست بەو شێوازە ینی مەبەست بووە لەو کە ڕەنگی زەق ڕەنگی بەیسکتە
ون بکرێت و زیاتر ئەو ڕەنگە مردووە نیشان بکرێت. دەستەکانت خۆش بێ کاک شەوکەتجان. کۆتا پرسیارم دوای ئەم پرسیارە هەڵبەت ئەگەر پێت خۆش بوو ئەو ئازیزانەی کە لە ناو لایڤەکە لەگەڵمانان پرسیاریان هەبێ وەڵامیان بدەیتەوە یاخود نا ئەویان بۆ خۆت بەجێ هەڵم. بەڵام کۆتا پرسیارم ئەم پرسیارەیە کورد خاوەنی سینەمایە یاخود سینەمای کوردیمان هەیە ئێمە یاخود فیلمی کوردیمان هەیە؟ ئەگەر پرسیارەکەم ڕوون بێ ئەگەر والله ئەو پرسیارە زۆریش دووبارەیە ینی ساڵانە هەر دەکرێت ئایا سینەمای کوردیمان هەیە ئایا سینەمای کوردیمان نییە. بە بڕوای من زیاتر لەوەی کە باسیەوە بکەین سینەمای کوردی هەیە یان نییە چونکە دەکرێت بڵێن هەیە فیلمی کوردی هەیە کەواتە سینەمای کوردی هەیە. پیشەسازی سینەمای کوردی نییە بەڵام فیلمی کوردی فیلمسازی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان لە ئەوروپا زۆر کەسەنە کە فیلمی کورد دروست دەکەن فیلمی دیکۆمنتار دروست دەکەن فیلمی سینەمایی دروست دەکەن بەشێکیان زۆر سەرکەوتون بەشێکیان بە هەر حاڵ لە ڕێگادان ئەوە دەکرێت بڵێ هەیە ینی کورد سینەمای هەیە و فیلمی هەیە بەڵام بە مەفهومی پیشەسازی ئەگەر وەکو وڵاتان بەراورد بکە ئێمە نیمانە ینی پیشەسازی کە دروست نەبێ تۆ ژانر لە سینەما دروست نابێ ینی بۆیە سینەمای کوردی ئێستا تقریبا زۆر کەس متتافقن کە لێکچوونێک هەیە لە بینی کۆی سینەمای کوردی لێرە و لەوێ تاکۆتوک فیلمێکی جیاواز دروست دەکرێت بەڵام کە دەڵی فیلمی کوردی بینەری کە حتا ئێستا ئینتەرناشنالیش تەسەور دەکات چی دەبینێ. مەسەن بۆ نمونە من ئەو فستیڤالی ئەو دوایانەی کارلۆ ڤیڤاری کە لەوێ بوون ئەو پرسیارە کرا ئەسەن هێندە کەس بەمنیان گوتیان ئەمە فیلمێکی جیاوازی کوردیمان دیت کە پیشەسازی سینەما هەبێ فیلمی جیاوازتری کوردی دەبینی ینی تۆ مەسەلەن فیلمی هۆرۆر دەبینی فیلمی کۆمێدی دەبینی فیلمی تاریخی دەبینی فیلمی لەوانەیە نازام ساینس فیکشن ببینی لەوانەیە فیلمی زۆر ژانری تر ببینی. بەس ئێستا ئەوەی کە لە سینەمای کوردی هەیە 90 دەتوان بڵێم زیاتر بابەتەکان نێزیکیەکن ستایل نێزیکیەکە ینی تۆ کە دەچی فیلمێکی کوردی دەبینی تەوەقع دەکەی چنەوە فیلمێک دەبینی لە زۆربەی حالەتدا کەمتر جارێکە فیلمێکی جیاوازی کوردی ببینی هەیە ئەو حالەتانەش هەیە. بۆیە بەڵێ فیلمی کوردی یان ئەگەر بڵێن سینەمای کوردی لە ناو کورد من دەتوانم ئەوە بڵێم کە یەکێک لە گرنگترین بوارەکانی کللتوری کوردیە یان حتا دەتوان بڵێم کارەکانی کوردەکە بۆتە ئینتەرناشنال کە خەڵکێک زۆر دەزانێ خەڵکێک زۆر بەڕێگای لەوانەیە فیلمی کوردی زۆر شت لەبارەی کوردستان بزانێ مەسەن دەڵێ ئەوێ ساڵی فیلمێکی ئەو هەم دیدەوێ ساڵی فیلمێنی بۆتە باس و خواستی زۆر مەحافلی سینەمایی زۆر فستیڤالات لەو بەتایبەت دەتوان بڵم لەو 15-20 ساڵی ڕابردوو زۆر فیلمی کوردی هەبووە کە توانیوەتی سەرنجی خەڵکێکی پرۆفشنالی دنیا ڕابکێشی و توانیوێتە سەرنجی بینەرێکی نۆرمالی لە دنیا لە فستیڤالەکان یان لە سینەماکان ڕابکێشێت. ئەوە نیشانەی ئەوەیە کە کورد سینەمای هەیە و فیلمی هەیە بەڵام ئەگەر مەبەست پیشەسازی سینەماوی من بڕوا دەکەم کە هێشتا نیمانەوە لەوانەیە تایمێکی زۆریشی بووی کە ئەو پیشەسازیە دروست بێت. دەستەکانت خۆش بێ بۆ ڕوونکردنەوەکەت هەڵبەت هەندێک ڕاستی لە چەند ڕوومێکی تر لە چەند شوێنێکی ترە کە چەند فیلم سازێکی ئازیش بە زاریشیان تیا کرد بۆ قسەشیان لەگە زۆر لەسەر ئەو بابەتە قسە کرا بۆیە پێم خۆش بۆ پرسیارش بەڕاستی ئاراستی تۆ بکەم و ڕەنگە دووبارش بێ بووە تۆ بەس هەر پێم خۆش بوو ڕای تۆش بزانم چونکە چەند تایبەتمەندێکیان دەخستە ڕوو ئەبێ ئەمە ئەوە هەبێت اینجا تۆ دەتوانی بڵێ سینەمای کوردیم هەبیان لە ئێستا ئێمە فیلمی کوردیمان هەیە بەڵام سینەمای کوردیمان نییە و چەند بابەتێکی تر لەمانە کەواتە ئێمە توانین بڵێن فیلمی کوردیمان هەیە و سینەمای کوردیشمان هەیە بەڵام
پیشەسازی سینەمای کوردیمان نیە. بڕوای من وایە ئەگەر تو بڵێ فیلمی کوردی هەیە بەڵام سینەمای کوردی نییە لەوانەیە هەر بە مەفهومای بێ بڵێ فیلمی کوردیمان هەیە بەڵام پیشەسازی سینەمامان نییە لەوانەیە ئەو مەفهومە بێ و لەوانەیە ئەوە دروستتر بێ بەس زۆر گرنگ نییە من بەڕاستی نازانم زۆر بی لەوە ناکەمەوە کە ئایا هەیە یان نییە لەجاتی ئەوە هەیە یان نییە دەبێ بڵین چ بکەین بۆی چ بکەین بۆی بەردەوامی ڕاوتەکە مامۆسای گیان من زۆر عەفو ببرە کاکشۆکەچیان من زۆر سپاس دەکەم کاتی خۆت بەخشی بە ئێمە گەورەت کردین زۆر مەمنونم و ئەگەر قوربانە بم سپاس بۆ وەڵامدانەوەکانیشت و ئەگەر پێت خۆش بێت یەک دوو پرسیار وەربگرین ئەگەر پێت ئاسایی بێ وەڵامیان بەڵێ ئاساییە ئەگەر مامۆستا سەرکەوت هاوکارمان بێت لەوەی کە پرسیارێک هەیە لە دەرەوەی بزانەوە پرسیارە کردت تۆ ئەمن ئەو پرسیارم کرد کاک جەلالجیان هەر ئەوەی کەوتم بابەتی جیرۆدەبوونی ئافرەت بەدەست بابەتی پیاو سالاریەوە مامۆستا کاکشەکەت ڕوونی کردەوە لەوەی کە ئەگەر ئافرەتیش قوربانی بێت لە هەمان کاتشدا خەڵکێکی تریش بە هەمان شێوە قوربانین مامۆستا سەرکەوتۆ توانی فریمەکە بریتە سەر مامۆستا پێم وایە پرسیارەکانی خۆش باشتر ببینێت بۆچی هەمیشە شەڕ لە فیلمە کوردیەکان بە نەوعێک نیشان دەدرێت یان شەڕ چ جێگایەکی هەیە لە سینەمای کوردی هەر ئەوە دیسان دێت سەر ئەو کاک لوقمان قاسمی بەڵێ ئەوە هەر وە بزان تۆزێک باسی ئەومان کرد کە لە سینەمای کوردیان لە فیلمی کوردی لێکچوونێک هەیە لەبەرەوەی زۆر تابیعیشە چونکە کورد هەمیشە لە شەڕ و دەربەدەری و کارەسات و تراژێدی ژیاوە دەتوان بڵێت بە توولی ئەگەر کەمەکەی 100 ساڵی ڕابردوو بۆیە ئەو با بڵێن باکراوندای ئەو زەهنیەتەی کە هەیەی مەسەن لە سینەماشدا بەو جۆرە ئەوەی کردووە حتا لە شێوەکاریشدا وایە لە هونەرەکانی تریشدا وایە بەس لە سینەما نییە بەڵام ئەوە لەبەر نەبوونی ئەو پیشەسازی سینەما بە بڕوای من ئیتر زۆربەی فیلمەکان بەرەو ئەوە چوون و چونکە لە سەردەمانێک لەوانەیە مەسەلەن لە فستیڤالەکان لەوانە تا ئێستاش پێشوازی لەو جۆرە فیلمەکان کران ئیتر شەپۆڵێک فیلمی کە هەمووی بە جۆرێک باسی شەڕ بکەن دروست بوون هەڵبەت من ئێستاش دەڵێم گرنگە زۆر فیلمی تریش لەسەر شار لەسەر کارەسات لەسەر ئەوان دروست بکرێت بەڵام لە پەنای ئەوەدا ناکرێت مەسەن تۆ بەس یەک نەوع فیلم دروست بکەیت دەبێ ژانری تریشت هەبێت دەبێت نەوعی تری سینەماش دروست بێت ئەگەر وانە بێ ینی ئەو سینەما وەکو ئێستاش زۆر پرسیار دەکرێت هەم لە کورد و هەم لە غەیری کوردکە بۆ ئەوەندە لەسەر شار ئەوەندە لەسەر کارەسات دیسان فیلمێکی کوردیە لەسەر کارەسات بەڵام ئەگەر ژان هەبا ئەگەر زۆر نوع فیلمی تریش هەبا فیلمی مدرن هەبا فیلمی شاری زۆر هەبا فیلمی وەکو گوتم ژانڕەکاری تر هەبا لە پەناویدا ئەو ژانری شەڕەش یان با بڵێن سینەما کە باسی ڕابردوو و کارەساتەکانی کوردەکە هەمویان بەیەکەوە ئەو پەیکەرەیان دروست دەکرد کە تو پێی بڵێ پیشەسازی سینەما دەسەکانت خۆش بێت زۆر بێ ئومێدی تێایە کەمتر پۆزیتیڤ و ژیان دۆستی تێدایە ڕاستە بە بڕوای من فیلمی کوردی هەر دیسان ینی پرسیارەکان زۆر لێ بزانم جوابیان وەکو یەکە ینی ئێمە ینی تۆ ئەگەر لە وڵاتێک کورد ئەگەر لە وڵاتێک ژیابان کە 50 ساڵ شەڕی تێدا نەبا ترسی تێدا نەبا کارەساتی تێدا نەبا بە ئەتمینانەوە ئەو فیلمانە بەو شێوەیە هەمووی نگاتیڤ نەدەبوون ینی دیدێکی ترس دیدێکی نگاتیڤ کە لەسەر بەس دیسان دەڵێم لەسەر سینەمانیە لەسەر هونەرەکانی تریش هەیە لەسەر بەشەکانی تری کللتوریش هەیە لەسەر شعریش هەیە تۆ شعرەکانی ئەو چەند دەهەی ڕابردوو ژەگەر سیر بکەی زۆربەی
بێجگە لە بەشێکی کە ڕۆمانسیە و عاشقانەیە ئەوانی تر زۆربەی هەر باسی کارەسات دەکا هەر تراژێدیە هەر خەمە هەر کۆچە هەر مردنە هەر یعنی ئەوە بەشێکی زۆری لەوە دیکە چی بەسەری کورت هاتووە لەو ناوچەیە بەشێکی تریش ئەوەیە کە کورت تا ئێستا نەیتوانیوە بۆ هەموو ئەو بوارانە نەبەس بۆ سینەما بۆ بوارەکانی تریش پیشەسازی دروست بکە مەسەلاً ڕۆمان وای لێبێ کە ئیتر چوزانم بە خوێنەری ڕۆمان نووس بە فرۆشتنی کتێبەکانی بژی کە ئیتر بتوانێت ژان دروستکە ئەوە لە یەک چوونێک لە هەموو ئەگەر ئەو قسە زۆر گشتیە ناڵێن تعمیم دەکەم بۆ هەمووی بەڵام زۆربەی ئەگەر وا دەبینڕێی ئەو بەکراندەیە بە ڕوای من تایبەتی فیلمەکانتن هەر فیلمێک ینی سپۆنسەر ناتوان بڵێن بەڵام هەر فیلمێک بەرهەمی کۆمپانیەک یان چەند کۆمپانیەکن مەسەلاً فیلمی ئەگەر بڵێم ئەزمون بەرهەمی کۆمپانیای میتۆس فیلم و لە ئەڵمانیا و مەستی فیلم لە کوردستانن کە وەزارەتی ڕۆشنبیریش هاوکاری کردوین و هەروەها دۆحە فیلم ئینستیتوت لە قەتەر هاوکاری کردوین و هەروەها وەزارەتی ڕۆشنبیری عێراقیش هاوکاری کردوین یعنی مجموعەك وڵات و مجموعەك کۆمپانی ئەوە ئەزمونیان هاوکاری ئەزمونیان کردووە مەسەلەی سپۆنسەری لە فیلم چۆنە تۆ بەشێک کە فیلمێک دروست دەکەی لە هەر وڵاتێک کە فیلمێک دروست دەکرێت خۆی پشکی شێر یان سەهمی زیاتر دەبێ ئەو وڵاتە بۆ فیلمێک سەرف بکە ئەوانی تر هەندێک فاندی سینەمایی فاندی کللتوری لە وڵاتان هەنەکە هەموو فیلمسازێک یان هەندێک هەلومەرجیان هەیە کە فیلمسازەکان دەتوانن سەردانیان بکەن زۆر بەشیان ماڵپەریان هەیە کە دەکرێت پەیوەندیان پێوە بکرێت کە چۆن تۆ مەسەلاً فاندێک بۆ فیلمت بۆ فیلمی نەبەست درێژ بۆ فیلمی کورت بۆ فیلمی دیکۆمنتار تۆ چۆن بتوانێت ئەو فیلمە فاندکەی هەڵبەت بۆ کەسێک کە لە کوردستان دەژی زۆر زەحمەتە لە دەرەوە فاند بکرێ بەڵام بۆ کەسێک کە لە دەرەوە دەژی ئاسانترە مەبەستم لە کەس فیلمسازە بۆ فیلمسازێک کە مەسەلاً دانیشتووی ئەڵمانیایە یان دانیشتووی نەرویجە یان دانیشتووی وڵاتێکی ئەوروپیا ئاسانتر دەگاتە یان فاندی زیاتر لە وڵاتانە هەن کە شمولی ئەو کەسە بکە من فیلمی بیرەوەریەکانی سەربەردیش زۆر فاند هەبوو کە لە پشتی بوو بۆ نمونە فاندێکی سویسری بووی ئەڵمانی بووی فستیڤالی ئاسیا پاسیفیک بوو دیسان دۆحە بوو کوردستان بوو لە فیلمی کیکۆف بەرهەمی هەم کوردستان و ژاپۆن بوو کە ژاپۆن تەلەڤیزیۆنی NHK لە پشتی ڕاوەستاوات هەر یەکە و ئەوی خۆیان هەیە کە لە پۆستەر و لە ئەوەشدا دیارەکێ هاوکاری کرد کاک لوقمان قاسمی فیلمەکانی هەمویان زۆر جیاوازە لە ئەو دوایی فیلمەکان کوردەکان لە باشووری تەمسیل نییە زۆر جیاوازە لەوەی فیلمەکان و تەمسیلەکان ببڕۆن باش ناژمێنم باسی ئەکتینگ و ئەوە زۆر سپاس کاک لوقمان من بەهەرحاڵ من لەوان نازانم باشوور من ئەو تەقسیمە ناکەم بەڵام لەوانەیە بەشێکی ئەوە بێ کە من بەهەرحاڵ لە ئێران ژیاوم لە ئێران لەوێ چوم ئەنجومەنی سینەمای جوانان خوێند و لەوێ کورتە فیلمم کرد و لە کورتە فیلم دەستم پێ کرد لەوانەیە بەشێک تاسیرەوێ بەس بەهەرحاڵ لە لێرە و لەوێ نییە یعنی ئەکتینگی باش و خراپ بە بڕوای من لە هەموو شوێنێک تو دەتوانین بڵێ من سپاس دەکەم ئەگەر ئەکتینگی ئەکتەرەکانی فیلمەکانی منت پێی باش بێ لێرە لە من تەسەوڕ دەکەم لە باشوور ئەگەر باسی ئەکتینگێکی خراپ یان ئەوە لە بەشێک لە فیلمەکانیان بەشێک لە بەرهەمەکان بکرێت من تەسەوڕ دەکەم بەشێکی بۆ ئەو باکراوندەی کە لە عێراق هەمووی دەگوزارێت چونکە سینەما
لە عێراق هیچ کاتێک جددی نەبووە لە توولی 100 ساڵی ڕابردوو ینی من حتا فیلمەکانی پێشوو ئێستا لەوانەیە چەند دەرهێنەرێک هەبن کە کاری باش دەکەن بەڵام پێشتر دراما زیاتر زال بوو کە دراماش لە شانۆ لە درامایی وڵاتی مسر زیاتر تاسیری هەبوو کە لەوێدا ئەکتینگەکی ئەگزاجریشن هەبوو و کۆپیەکان ینی با بڵێن زۆر ئەوەیان دەکرد مبالغەیان دەکرد و لە ناو کۆپیەکاندا مبالغیان زیاتریش بوو ینی زۆر بەرهەم کە لێرە بەداخەوە من ساڵانی پێشوو هەر گوێم لێ دەبوو دەیان گوت ئەکتینگی شانۆی یان ئەکتینگی سینەمای کە زۆر واژ نییە ینی ئەکتینگی شانۆ و سینەما ئەکتینگی شانۆ دەتوانێت بۆ سینەما بیسەک بێ بەڵام حتا لە شانۆش زۆر مبالغە هەبوو زۆر زیاتر لەوەی کە دەبێت لە شانۆدا هەبێ من مەسەن چەند شانۆەکەم کە لێرە دیوە ئەکتینگەکان زۆر مبالغەنە کە بۆ شانۆش ناگونجێ نەک بەس بۆ سینەما جا ئەوە تاسیری کرد لەسەر سینەما کە ئەکتینگەکی ئەگەر پێ دوایە تەسەنوعی دروست بێ والله ئەم ئەو پرسیارە والله ئەم فیلمە بۆ خەلکی چێتکین بەس کاک میهوان مەروان ئەم فیلمە بۆ خەلکی چێتکین بەس بەداخەوە مە بەحثی کردی بەرچی گەلک نەگەهشتە خەلکیش بەرکو ئەسلان بەلکی چەند ساڵێکە هۆڵی سینەمای چێبین و ئەو هۆڵی سینەمایژی بێ وسعەتێنینەوەکی کاک سیاکۆی گوتی کو بگەهت هەمی خەلکێکی و بەلکی بیتاقێتوان گیران بێت و بەلکی خەلکیژی حتا حدێکی تەمبەلیە کاڵ دەف خەلکیژی هیچکو من فیلمێ بیرامتێ بیرەوەریە سەربەری من کوردستان نمایش کرد هەولێرێ سلەیمانی و دهۆکێ گەلە خەلکێم چوێ ینی مەسەن 20 ڕۆژە سینەما دهۆکێ بی ئەس باوەڕ بکەم ئەگەر خەڵەت نەبم 300 کەس 400 کەس دهۆکێ دی وەڤە گەلە کێمە بۆ فیلمەکی یعنیش هەمی ئالیا بەیە نەبەس ئەم مقەسرین کو ئەم فیلمی نادین ئەف فیلمەژی دێ پشتی ئەزمون فیلمێ منێ چارێژی پشتی هەیڤەک دی هەیڤونی بێدی زیتر درەنگتر دێت سینەمایی و هەسیویت کەم کو vêcarê xelk biçin bibînin. کاک محەممەد بەحسا ڤیژوال ئەفێکت دەکەی لە ئەزموندا هێندێک ڤیژوال ئەفێکت هەیە من لە بیرەوەریەکانی سەربەرد هێندێک کاری بچووک کرا بەڵام زۆر بچووک لە حەدی دروستکردنی مەسەلەن باران یان هێندێک لابردنی دیوارێک یانەوە بەس لە فیلمی ئەزمون کەمێک زیاترە کە کاری ڤیژوال ئەفێکت کراوە لە هێندێک دیمەنی فیلم بەڵام من زۆر بیر لە جارێ بۆ ئەو چیرۆکانەی کە دەگێڕمە زۆر بیرم لە ڤیژوال ئەفێکت نەکردوتەوە لەبەرەوەی زۆر واقعین و حەز دەکەم زیاتر لەگەڵ حسی فەزا و ئەوە بگونجێوە ناتوانم منی زۆر بیر لەوە بکەمەوە کە زۆر شت لە فیلمدا بگۆڕم بە پێی ئەو چیرۆکانێک هەمە لەوانەیە چیرۆکێکە بێ کە ڕێگام بدا کە زیاتر بیر لە ڤیژوال ئەفێکت بکەمەوە ئەوە هەزە نەکرێت تەلەڤیزیۆنە پەخشکردن داخل بوون کاک مەروان تەلەڤیزیۆنەژی هاتین پەخشکردن بەس دیارە شانس نەبیێت و ببینی ئەگەر هاتین پەخشکردن ئەوێت بەرێ نەیمی مامۆستا وەڵامی ئەو کاکشەکە جیان وەڵامی ئەو دەستەکانت خۆش بێت ئەو ویستم لەسەر ئەو کاک محەممەدە ئەوە باسی ڤیژوال ئیفێکتی کرد کوڕێکی لاو و خەڵکی سلێمانیە من ئاگام لێتی لە بابەتی ڤیژوال ئیفێکتە یان کاکە محەممەد ئەگەر ئەکادیمیایەک هەبێت ئەگەر شوێنێک هەبێت یان زیاتر لەسەر کارەکانی خۆی بەردەوام بێت زۆر باشە لە دروستکردنی کارکتەری ئەنیمێشنە ینی کارەکانی بەڕاستی هەوڵەکانی زۆر باشن و بە هیوام
ئەکادیمیاکانمان یان جگە لەوانەی کە لەلایەن حکوومەتەوە وەکو زانکۆی سلێمانی و هەولێریش هەن هیوادارم ئەکادیمیای سەربەخۆ بکرێتەوە و خۆشت ئاماژەت پێکرد وەکو ئامادەسازیەک بۆ پیشەسازی سینەما تاوەکو ئێمە بتوانین ژانڕای ترمان هەبێت ساینس فیکشنمان هەبێت ئەنیمەیشنمان هەبێت ژانڕاکان هەمووی جیا ببێتەوە و هەوڵی زۆر باشتر بدرێت پرسیارەکەی کاکە محەممەدی زیاتر لەو بارەوەیە بوو بەبوونەوەی ئەوەی کە لایڤە کاشەوکە جانڕەکە هەندێک پرسیارەکان ون بوو بن بەڵام وەڵامی دۆستانت دایەوە دووبارە سوپاس بەڕاستی گەورەت کردین زۆر پێ خۆشحاڵ بووین لێرە بوویت ئەگەر قسەی کۆتاییت ما بێ بیکەیت و ئیتر ئێمە لایڤەکە بەرەو کۆتایی بێت زۆر سپاس دەکەم کاکسیا کۆ تۆ زەحمەتت کێشا و کاک سەرکەوتیش و سپاسی سایتی فیلمسازان دەکەم پیجی فیلمسازان لە کۆتاییدا بەس دەمەوێت بڵێم سینەما کارێکی جەمعیە کارێکی کە 50 کەس 100 کەس کار دەکەن لە هەر فیلمێکدا من لێرە بەس دەمەوێت سپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە لە فیلمی ئەزمون و لە فیلمەکانی پێشوم لەگەڵم بوونە هاوکارم بوونە ئەوە کە فیلمێک دەدیترێەوە بەرهەمی بەس دەرهێنەر نییە ئەوە بەرهەمی کۆمەڵە ئینسانێکی زەحمەتکێش و با بڵین پرۆفشناڵە کە کار دەکەن بۆی کە بەرهەمێکی سینەمای دروست بێ هیوادارم بۆ کاک محەممەدیش و هەموو گەنجانێک کە حەزیان لە ئەوەیە کە لە سینەما لە بوارەکانی پسپۆری پێش بکەون و هیوادارم کە بەجددی بە دوای تەکنیک بڕۆن هەموو کەس قەرار نییە ببێتە ئەکتەر یان دەرهێنەر یان نووسەر بەڵام تەکنیکاری باش لە سینەما زۆر پێویستە کامیرەمانی باش دەنگەرگری باش میکاپ ئارتیستی باش ئارت دیزاینی باش و زۆر کەسی تر زۆر بواری تر کە بە بڕوای من زۆر گرنگەکە و گەنجانەکە حەزیان لێ بە جددی کاری بۆ بکەن دووبارە سپاس بۆ کۆتاوشەکانیشت و سپاس بۆ ڕستە گرنگەی کەوتت کە دروستکردنی فیلم کارێکی دەستە جەمعیە و مەرجیش نییە هەمومان دەرهێنەر بین مەرجیش نییە هەمومان سکرین پلی نووس بین ئەبێت هەرکەسە و تایبەتمەندیەک هەڵگرێ هەرکەسە و بابێک ئەرچێک بخاتە سەرشانی خۆی تاوەکو لە ڕاوتی فیلم سازی کوردیە هەمویان پێکەوە بتوانن فیلمی باش و خزمەت بە ڕاوتی فیلم سازی لە کوردستانە بکەن دووبارە سپاس بۆ تۆ من قسەیەکم نەما و سپاس بۆ ئامادەوانیش کە وا کاتژمێرە کومیەوە لەگەڵمانان لایڤی 65م لە فیلم سازان بە میوانداری مامۆستا کاک شەوکەت ئەمین کۆرشی کۆتایی پێهات و خۆشحاڵ بووین و کاتیش خۆش بۆ هەموو لایەک سپاس